بەناوی خوای گەورە و باڵا دەسڵاتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە بەرنامەیەکی نوێداتینەوە خزمەتتان لە خوای گەورە دەپارڕێنەوە کە تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قوبوڵ بێت ئینشاءڵڵا تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بمێنەوە بۆ هیوایە کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بینەران و بیسترانی پەیامی ڕۆژ لە هەر کوێکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ ژەندێک بڕگە بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردن لە پەیامی ڕۆژکە پێشکەشتان بکەین. دیارە بڕگەکانمان چەند پەیامێکی تایبەتیان هەڵگرتووە کە بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەر ئەوەی کە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن و بە تایبەتی لەگەڵەوەی کە دەست پێ دەکەین و دەچینە ناو تاقیکردنەوەکانەوە. ئایا ئەم بارودۆخی کە ئێستا هێنراوەتە پێشەوە بۆ قوتابیان یاخود بۆ پرۆسەی خوێندن زەرەر و زیانەکانی چین وایە بەڕاست ئەگەر هاتوو پرۆسەی خوێندن دەستی پێکردەوە مامۆستایان هەڵوێستیان چۆن دەبێت لەو لە ئێستادا کە موچەکانیان دواکەوتووە و چاوەڕێن کە هەڵوێست وەربگرن. بابەتی دووەم کە بۆمان ئامادەکردوونە کە میشا دەستگای خێرخوازی بەخشین پرۆژە و پلانی تایبەتی هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و بە تایبەتی بۆ جەژنە تایبەتەکان بابزانین پلانیان چی هەیە بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان و لە مانگی پیرۆزەدا چیان کردووە و تازەترین بەرنامەیان بە تایبەتی ماوەی چەند ماوەیەکە کە پلانەکانی بەخشین لە ئەوروپا و لە وڵاتانی بیانیدا برەوی باشی بەخۆوە بینی و بزانین کار و بەرنامە و پلانیان چۆن دەبێت و بە تایبەتی بۆ جەژنی ڕەمەزان چی دەکەن کە دوو بابەتی سەرەکین و بابەتێکی دیکە میشەیشمانەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە پێشکەشمان کردنەوەیش دروستکردنی شیرینی و خواردنە لەگەڵ هەندێک زانیاری و راپۆرتی تایبەت پێشکەشتان دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان نابن بۆی کە دڵنیان بابەتەکان بەسوودن بۆی کە پێشکەشتان بکەین. بەڵازان دەستپێکی دەچین لای بڕگەی کەشووە بزانین پێشبینەکانی کەشوای هەرێمی کوردستان چۆنەوە پلەکانی گەرما تا چەند بەرز بوونەتەوە.
مامۆستایان هێشتا موچەی مانگی یەکی ساڵی 2020یان وەرنەگرتووە. قوتابیان پاش 2 مانگێکدا بڕان دەبێت دەست بە پرۆسی خوێندن بکرێتەوە. بەپێی بڕیاری وەزارەتی تایبەتەکان دەبێت 1/6 داوامی خوێندنگاکان دەست پێ بکاتەوە، بەڵام یەکسەر دەست بە تاقیکردنەوە دەکەن. کامەش بۆ خۆی لەلایەکەوە قوتابیانی سەرگەردان کردو، لەلایەکیشەوە مامۆستایانی بێهیوا کردووە کە بە گیرفانی بەتاڵ چۆن دەستنەوە ناو هۆڵەکانی خوێندنەوەی دەست بەجێش دەبێت دەست بە تاقیکردنەوەکان بکەن. بۆی کە بزانین چارەنووسی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ چی لێ دێت و بە تایبەتی تاقیکردنەوەکان. لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا گۆران عەبدولقادر سەرپەرشتیاری پەروەردەیمان کردەوە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر وەیاخوا. سپاس بۆ بەڕێزشتان. ئەگەری هەیە 1/6 تەواو دەبێت خوێندن دەست پێ بکاتەوە، واتە ڕاستە بڕیارەکە دەرکراوە، بەڵام تەوەقوعەکرێت کە مامۆستایەکان بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن یاخۆ تاقیکردنەوەکان دەست پێ بکەن. سەرەتا بەنای خۆی بەخشندە میهرەبان، هەڵبەتە ئێمە ئاگادارین کە بەهۆی ئەو قێرانی کە ڕوویە، بەهۆی ئەو پەتای جیهانی کە ڕوویە پەتای کۆرۆنا، داوامی هەموو خوێندنگەکان و هەموو فەرمانگەکان ڕاگیرا لە سەوار بە وەزارەتی تەربیە لە 25/2 داوام ڕاگیرا تا ئەم کاتێک کە ئێستا بەڕێزت باسیەکە ئەوە نزیکەی 2 مانگ زیاتریشە خوێندکاران و قوتابیان لە خوێندن دابڕاون، لە قوتابخانە دابڕاون، مامۆستایان دابڕاون. لەبەرەوە خوێندکاران بەڕاستی زۆر سارد بوونەتەوە لە خوێندن، مامۆستا بێتاقەتی و نیگەرانێکی زۆری پێوە دیارە. سەبارەت بە پرۆسی دەستپێکردنەوەی خوێندن، وەزارەتی تەربیە کتابێکی دەرکرد، نووسراوێکی دەرکردووە کە بڕیار وایە لە 1/6 لە دوای جەژنی ڕەمەزان ڕاستەوخۆ خوێندکاران بچنە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە و تاقیکردنەوە دەست پێ بکەن، واتە دەوامی خوێندن دەست پێ ناکاتەوە لە قوتابخانەکان لەبەر پەتای کۆرۆنا کە ترسی ئەویان هەیە لە ناو قوتابخانەکانە بڵاو بێتەوە. بۆیە ڕاستەوخۆ قوتابی لە دوای 2 مانگ دابڕان ئەچێتە ناو هۆڵی تاقیکردنەوە و تاقیکردنەوە ئەنجامەیە کە ئەمەش کۆمەڵە هۆکاری سلبی بەدواوەیە کە زەرر و باڵین زەرێکی زۆر لەلایەن خوێندکار ڕۆیات، چونکە خوێندکاران ماوەی 2 مانگ هیچیان نەخوێن و دابڕاون لە خوێندن دابڕاون بە ئۆنلاین هەندێکیان نەخوێن. هەڵبەتە وەزارەتی پەروەردە سیستمێکی ئۆنلاینی بڕیار لێدا کە ئەم سیستمێکی نائیلزامیە، تەنها سیستمێکی پاڵپشتیکەرە بۆ قوتابیان بۆ ئەوەی هاوکار بێت بۆ خوێندنەکەیان لە پاڵ ئەوەی کە خوێندویانە. باڵین ئەو بەپێی ئەو بڕیاری وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە لە پەرلەمان بانکرا قسەی کرد لەبارەی خوێندنەوە، باسی ئەوەی کرد کە تا 25/2 لە سا 71.9 پرۆگرام خوێندراوە. هەڵبەتە وەرزی یەکەم لەبەرەوەی پشووی کەمتیایە لە سا 60 پرۆگرامەکان خوێندراوە. لە وەرزی دووەمیش ماوەی مانگێک داوام دەستی پێکردەوە لە 24 یەکەوە تا 25/2 ئەویش تقریبا لە سا 10 پرۆگرامەکان خوێندراوە، لە سا 30 پرۆگرام نەخوێندراوە بۆ وەرزی دووەم کە مەفروضە هەموو قۆناغێک پرۆگرامەکانی بە تەواوەتی بخوێنێت، اینجا بچێتە قۆناغێکی تر، بەڵام بەهۆی ئەم پەتا جیهانیەوە کە بڵاو بۆیەوە خوێندکار نەیتوانی لە سا 30 پرۆگرامەکانی ئەم ساڵ بخوێنێت. لەبەرەوە سیستمێکی ئۆنلاینیان بڕیار لێدا خوێندکار لە جیاتی ئەوەی کە بچێتە قوتابخانەوە ئەو لە ساسیە تاوکە لە ماڵەوە دانیشێ و سوود لە سیستمی ئۆنلاینەکە وەرگێ. بەڵام ئەمەش سلبیاتێکی زۆری بۆ دروست بووە، چونکە هەموو خوێندکارێک ناتوانێت تابلێتی زیرەکی دەستکەوێت، ئایپادی دەستکەوێت، مۆبایلی زیرەکی دەستکەوێت لە ماڵەوە دانیشێ سەیری دەرسەکان کات و سوودی لێوەرگێ. لە هەموو ماڵێکا بەلایانی کەمەوە 4 خوێندکار 5 خوێندکارمان هەیە. ئایا هەموو ئەم 5 خوێندکارە هەرێکە و ژووری تایبەتی خۆی هەیە تاوەکو دانیشێ سوود لە دەرسەکان وەرگێ بە ڕێگای ئۆنلاین؟ ئایا هەموو ماڵێک خەتی ئینتەرنێتیان هەیە؟ یعنی ئەم سیستمی ئۆنلاینە بۆ وڵاتێکە بێت کە پێشتر تەکنۆلۆژیان دابین کردبێ بۆ قوتابخانەکان، بۆ قوتابیەکان، هەموو قوتابیە خەتی ئینتەرنێتی فری بۆ دابین کرابێ، تابلێتی زیرەکی بۆ دابین کرابێت لەلایەن حکوومەتەوە تاوەکو بتوانێت سوودمەند بێت لە بواری تەکنۆلۆژیا. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لە هەرێمی ئێمەیە ئەمە دابین نەکراوە بە خوێندکاران، تەنها مەگەر بە جوهدی شخصی خێزانەکان خۆیان بێ کەویش تەنها خێزانە خواپێداوەکان دەوڵەمەندەکان ئەتوان ئەم تابلێتە زیرەکە بۆ قوتابیەکانیان دابینکەن. لەبەرەوە هەموو خوێندکاران ناتوان سوودمەند من لە سیستمی ئۆنلاین، نەیانتوانێت سوودمەند من لەو سیستمە و بە پێی قسەکانی بەڕێز وەزیری پەروەردە بێ 500,000 خوێندکار لە کۆی 1,500,000 خوێندکار توانیویانە سوود لە سیستمی ئۆنلاین وەرگرن، بچنە ناو خەتەکە و کۆدەکە وەرگرن و گوێ لە دەرسەکان بگرن. تۆ لە کۆی 1,500,000 خوێندکار سوودی لێوەرگرتووە، کەواتە لە سا 50 خوێندکارانیش ناکات، لە سا 33 خوێندکارانەکە. لە سا 33 خوێندکاران
توانیوانە سوود لە سیستمی ئۆنلاین وەرگن ئەویش دەبێ ئەو 500,000 چەندی توانی بێتی دا بنیشێ چەندی گرفتی هێڵی ئەنتەرنێت و کارەوە ئەمانەی نەبوو بێت دەست خۆش ئەوش ئەگەر گرفتی ئەنتەرنێتیان نەبوو بێت و دانیشت بێ بە تەواتی سوود لە دەرسەکان وەرگێت و پرسیار لە مامۆساکان دەرسەکانیان بۆ شەرحەکەن چی تێنەگەشتەوە بۆی ڕوونکاتەوە لەبەرەوە ئەم سیستەمە بۆ هەرێمی کوردستان گونجاو نیە ئێمە زۆرێک لە مامۆستاکانمان لە گوندە دوورەدەستەکان بە تەلەفۆن پەیوەندیان پێوە کردوین کاڵێ ئێمە تەنانەت شەبەکەی مۆبایلیشمان نییە چ جای خەتی ئەنتەرنێت هەر نییە لە سنووری گوندەکەمانە لە سنووری گوندەکانە لە سنووری نزیکی ئێرانەوەی کە ئەم قوتابیانە نەتوان قوتابیەکانی گوندەکان و شارچکەکان قەزا و ناحیەکان نەتوان سوودمەند لە هێڵی ئەنتەرنێت نەتوانن تابلەتی زیرەکیان هەبێت تەلەبە شەبەکەی مۆبایلیان نەبێ و ئەنجا خەتی ئەنتەرنێتیشان نەبێت چۆن سوود لە خوێندنی ئۆنلاین وەرەگن کەواتە خوێندنی ئۆنلاین تەنها بۆ سنتەری شارەکانە نزیکەی بۆ دەوڵەمەندەکانەوە وەکەوەی کە وەزیر وتی تەنها 500,000 خوێندکار توانێتی سوودمەند بێت لە سیستمەکە زۆر باش مامۆستا ئەم دابڕانە تا چەند کاریگەری بێت لەسەر ئاستی تێگەشتنی قوتابیان و پێیکە ڕاستە خۆش دەچن ناو تاقیکردنەوە ینی کاریگەریی زۆر سلبی هەیە لەسەر ئاسی تێگەشتنی قوتابیان چونکە ماوەی 2 مانگە دابڕاوە لە خوێندن ئەوەشی کە خوێنێت لە بیری چۆتەوە ینی یەکێک لە باوکەکان باسیەوە کاڵە من ئەمڕۆ سعیم بە تەلەبەکەمە کرد مێشکی تەقەیە هاو هەر هیچی پێ نەبوو هەموو ئەوانی کە خوێنێتی لە بیری چۆتەوە ئێ باشە چۆن ڕاستەوخۆ چێتە ناو هۆڵی تاقیکردنەوەکە و ئەو مادەی کە خوێنێتی لە بیری بێتوانێ و مڕاجعی کاتوانێ و بڕادی امتحانیش بە ڕاستەوخۆ یعنی لە وەزارەتی پەروەردەی عێراق بڕیارێک دەرچوو کە هەموو خوێندکاران ئەوانی لە وەرزی یەکەم دەرچوون ڕاستەوخۆ بە دەرچوو حسابەکرێت بۆ ساڵی داهاتووە تێپەڕێنە بۆ قۆناغی داهاتوو بەڵام ئەو خوێندکارانی کە دەرنەچوون لە وەرزی یەکەم بە ئیکمال حسابەکرێن لە وەرزی دۆمە بۆیان هەیە لە مانگی جارێکە تاقینەوە بکەن و بۆ ئەوی ئەوانش فرسەتێکیان پێ برێ دەرچن يعني ئەمە بڕیارێکی باشە لایەن وەزارەتی پەروەردەی عێراقەوە درراوە بەڵام وەزارەتی پەروەردەی خۆمان کە پارێزگای لەسەر بەخۆیەتی خۆیەکە و پێی وایە کە ئەگەر بێت و بە ڕاستەوخۆ خوێندکاران لەسەر وەرزیەکەم بۆ حسابکرد تێپەڕێندرێن ئەمە لە ڕووی بەهای علمیەوە لە ڕێکخراوی یونسکۆ ڕەخنەیان لێگیرێ وەکو پێویست قبول ناکرێت ئێ باشە خۆ حکوومەتی عێراق زیاتر اعترافی پێکراوە لە ناو وڵاتی نێودەوڵەتەکان لە ئەومەی متحیدە حکوومەتی عێراق ناوی هەیە بەشدار و لە یونسکۆ بەشداری هەیە ئەو بۆ بڕیاری ئەوەی یاوە کە دەرچوون و دەرنەچوون لەسەر وەرزی یەکەم حسابکە و تاقیکردنەوە ئەنجام نەدرێ بە خوێندکاران تەنها پۆلی 12 نەبێت بەڵام لای خۆمان وەزیری پەروەردە بەحساب لەبەر بەهای علمی بۆ ئەوی تاقیکردنەوە بکەن و لە ئەنجامی تاقیکردنەوە دەرچن بۆ قۆناغی داهاتوو ترسی دابەزینی ئاستی زانستی بەڵێ بەم تاقیکردنەوەی ئەنجام چی بەسەر دێت بەم تاقیکردنەوەیە وەرزی دووەم کە تاقیکردنەوە کرا بۆ هەموو پۆلە ناکۆتەکان لە یەکەوە تا 11 لە یەکی 6 لەگەڵ وەرزی یەکەما کۆکرێتەوە و نەتیجەکەی دەرێنرێت و بە دەرچوو دەرنەچوو ئەوانی دەرچوون تێپەڕێن بۆ ساڵی داهاتوو ئەوەی دەرنەچوو ئەمێنێتەوە بۆ وەرزی دۆم لە وەرزی دۆمە ئیمتیحانە لە مانگی نوێیە زۆر باشە مامۆستا دوو گرفت ئێستا دوو توێش گرفتیان هەیە لە دەستپێکردنەوەی خوێندنی یەکیان خودی قوتابیە کە نازانێ دەبێت چۆنی امتحان بکا بەچ ینی بارودۆخێکی دەرونیەوە بچێتە ناو تاقیکردنەوەکانەوە یەکێکی دیکەشیان مامۆستایە ئەوە تا سبێنە سلێمانی جارێکتر گرتبوونەوە دەکرێت بەشێک لە بەڕێوەبەرەکان کە دەیانەوێت بایکۆتی خوێندن بکەنە گەربێت و بەم شێوازە بێت چکە هێشتا موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە کەواتە چارەنووسی پرۆسی خوێندن بەم شێوازە بەرەو کوێ دەڕۆ ئەگەری هەیە گەر موچەش دابژ نەکرێت یەکی 6 خوێندن دەست پێ بکاتەوە هەڵبەتە خوێندن دەست پێ ناکات تەنها تاقیکردنەوەیە بۆ تێپەڕاندنی ئەم ساڵی خوێندنە زۆرێک لە مامۆستایان نیگەران لەبەرەوەی تا ئێستا موچیان وەرنەگرتووە موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە لە گروپەکانە کە من بەشداریم کردو ئاگام لێ زۆر لە مامۆستای ناڕزایی دەربڕێڵەوە ئێمە هەر ڕازی نابین چین پرسیاریش دابنین و بەشداری تاقیکردنەوەکانیش بکەین و زۆرێک لە بەڕێوەبەرەکان ئەوەی کە گوێبیستی بووم بەیاننامەیەکیان بڵاو کردوەوە ڕوونکردنەوەیەک سبەینە بەتەمان گرتبوونێ بکەن و بڕیاری ئەوە بن ئەگەر تا پێش دەژن موچەوەەر نەگرن تاقیکردنەوەکان ڕاگرن کە ئەمەش بەڕاستی ئیشکالێکی گەورە دروستەکە بۆ وەزارەتی پەروەردە بۆ سیستمی خوێندنی ئەم ساڵ ئێمە وەکو ئاگادارین ساڵانی پێشوو مامۆستایان خۆپیشاندانێکی زۆریان کرد بایکۆتی زۆری ناوەندەکانی خوێندنیان کرد ساڵی 2016 2017 بە زۆری وەرزێکی خوێندن هەر نەخوێنرا تەنها لە کۆتایی وەرزەکە جارێککە بڕیارە نەدەستکەنەوە بە خوێندن و تاقیکردنەوەکانیان ئەنجامدا و خوێندکارەکان یەکسەر تێپەڕێنران بۆ ساڵی داهاتوو بۆ قۆناغی داهاتوو کە ئەمە یعنی ئەم تەجروبەیە تازە نییە لە هەرێمی کوردستانەوە 2-3 ساڵ ئەم تەجروبەیە دووبارە کراوەتەوە و بەهای علمی ئەو ئاستە زانستی وەکو پێویست نەماوە بۆ ساڵانی پێشوو چونکە وەرزێکی خوێندن نەخوێنراوە خوێندکار لە قۆناغی چۆتە قۆناغێکی تر دەرچووە
کەواتە هیچ فێر نەبووە لە ئەو ساڵی کە خوێندوێتی یعنی تەجروبەمان هەیەوە 2 ساڵ 3 ساڵ بەم شێوەیە خوێندکارەکانمان لە قۆناغی چونتە قۆناغی تر بەبێ ئەوەی وەرزێکی خوێندنیان تەواو کردبێن بەهۆی ئەو کێشە ئابوووریانی و قێرانە ئابوووریانی کە لە هەرێمی کوردستانە ڕوویا و مامۆسایان لە پێناو مافەکانی خۆیان خۆپیشاندانیان کردو بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە وەکو پێویست پرۆگرامەکان نەخوێندراوە خوێندکار سوودی لێوە نەگرتووە کەواتە ئەم ساڵیش با بخرێتە پاڵ ئەو ساڵانی پێشوو کە چۆن خوێندکار سوودی لێوە نەگرتووە و تێش پەڕێنراوە بۆ قۆناغی داهاتوو بە ئەم ساڵیش بە هەمان شێوە وەزیری پەردەی توانی یەکسەر بڕیار بات بڵێ ئەوانەی لە وەرزی یەکەم دەرچوون با تێپەڕێنرێن بۆ ساڵی داهاتوو هاوشێوەی عێراق بەڵام ئەم وەزارەتی پەروەردە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری ئەویاندا کە تاقیکردنەوە بکرێت و لە ئەنجامی تاقیکردنەوە قوتابی دەرچێت بۆ ساڵی داهاتوو بەڵام ئەمە لە ڕووی بەهای زانستیەوە وەکو پێویست قوتابی سوود لە خوێندن وەرناگرێت سوود لە پرۆگرامەکانی خوێندن وەرناگرێت چونکە بەلایانی کەمەوە لە هەموو پرۆگرامێکا 2 بەش 3 بەش ماوە تاو کرێ ئەم 2 بەش و 3 بەشە بە هەندێک بە سیستمی ئۆنلاین لەوانەیە سوودی لێوەرگرێت کە ڕێژەیەکی زۆر کەمە لە ساڵ 33 لە کۆی هەموو خوێندکاران ئەوانی کاش ئەگەر توانن لە ماڵەوە خۆیان مراجعەیەکی کتێبەکەکەن و ئەگەر لە ڕووی ئەو دەرونیەی کە هەیەە چکە بەڕاستی ماوەی 2 مانگدا بڕوان لە خوێندن تاوا بێتاقەت بوون لە خوێندن تااقەتی خوێندیان نەماوە خوێندکار بەس تەنها 2 ڕۆژدا بڕێ لە خوێندن سا دەبێتەوە لە خوێندن جارە 2 مانگی ڕێکدا ببڕێ هەر بە تەمای ئەوە نەبوو کە جاری کە بچێتەوە بۆ مەکتەب یعنی زۆربەی خوێندکاران چاوەڕێی ئەویانە کە ڕاستەوخۆ وەزارەت بڕیار بات ئەوانەی کە دەرچوون لە وەرزیەکەم بخرێنە قۆناغی داهاتوو نەکچن تاقیکردنەوە بکەن لەبەرەوە ئەگەر تاقیکردنەوەش بکەن زۆر لە خوێندکاران لەوانەیە دەرنەچن لەوانەیە ینی ئەگەر دەریشتن سوودێکی وەرنەگرن لە خوێندنی کە پێشتر خوێندویانە چکامیان لەبیر چۆتەوە ئێستا هیچ ئاسانکاریەک ناکرێت لەوەی کاگەر تاقیکردنەوەکان دەستی پێکرد لە پێدانی دەرەجە بێ لە ئاسانکاری لەوە لە ڕووی هێنانەوەی پرسیار و دیاریکردنی پرسیارەکان بێت ینی ئاسانکاریەک ناکرێت چکو ئێستا لە ڕووی دەرونیەوە ڕەنگە لۆجستیەوە نەتەلەبە ئامادەبێ نەماوەستا ئامادەبێ نەزانین ئایا تا چەندە وەزارەتیش خۆی ئامادەکاری کردو بۆ تاقیکردنەوەکان هەڵبەتە لە ڕووی ئامادەکاری وەزارەتەوە بۆ تاقیکردنەوەکان ئەو کۆمەڵێک کادری لە بەردەست ئەتوانێت ئەو کادرانە ڕاستپێرێ وەکو پەروەردەکان بڕیاریکردنەوەی پەروەردەکانی دەرکردووە کە لە 11 مانگەوە هەموو پەروەردەکان ئەبێ کراوە بن و فەرمانبەرەکان بە تەناوب لە هەفتەیەکا 2 ڕۆژ دەوام بکەن سەبارەت بە ئاسانکاری وەرزی دووەم وتمان لە سادەی پرۆگرامەکە خوێنراواتە بەشێکی کەم لە پرۆگرام خوێنراوە ئەم بەشەکەمە خوێندکار ئەگە بتوانێت سعیەکی باشکە ئەگە تااقەتی هەبێ و ورەیەکی هەبێ و بە کەسوکاری تەرجیعیکەن کە بخوێنێ ئەو بەشەکەمە بەڕادەی قرس نییە کە خوێندکار نەتوانێت دەرچێ مامۆستاش تەنها گرفتەکە لە لایەن مامۆستایانەوەی کە نیگەرانی ئەویان هەیە کە ماوەی 6 ڕۆژ زیاترە موچیان وەرنەگرتووە لە ڕووی نەفسیەوە مامۆستا زۆر بێتاقەتە زۆر بێزارە تۆ 6 ڕۆژە موچە و پێ نەبێ پار لە گیرفانتان نەبێ نەتوانی خواردن بۆ مناڵەکانی دابین کەیت کرێخان و پێ نەدرێ سبینێ جەژنە 2 ڕۆژکە جەژنە نتوانێت جلێکی جوان بۆ مناڵەکانی کوڕێ خواردن بۆ مناڵەکانی دابین کە ئەی لە ڕووی نفسیەوە مامۆستای بەڕاستی بێتاقەتەوەی کە لە گروپەکان ئایبینم لە مامۆستایان زۆربیان نیگەران ئەڵێ ئێمە ئامادەنین پرسیار دابنین مدیرەکەمان داوای لێکردین پرسیار دابنین تا ئێستا پرسیارم دانەناوە پرسیاری چی دابنێ من هێشتا موچەم بۆ نەگرتووە یعنی زۆربەی مامۆستایان نیگەران بەڕاستی بێتاقەتن وەکو لەژێر فشارە بە زۆر پرسیارم پێدابنی لەبەرەوە بەڕاستی پرۆسەیەکی ناجێگیرە ناسەرکەوتووە کە ئەمە ڕوئەیات لە یەکی 6 تاقیکردنەوەکان ئەنجام بدرێن هەڵبەتە وەزارەتی پەروەردە ئەوێ مافی خوێندکاران نەفەوتێ بۆ ئەم ساڵی خوێندنیان ئەم مافیان پێ بدراتی و بۆ تاقیکردنەوەیە دەچن بۆ ساڵی داهاتوو هەر چۆنێ بێ کە بەشێ لە پرۆگرامەکانیشیان نەخوێندووە و لەو حاڵەتە سیبی کە مامۆستایانیشی تایە کە وەکو پێویست ئامادەکاریان نیە ئامادەبەشیان نیە بۆ دانانی پرسیارەکان بەڵام حاڵەتێکی تر هەیە کە ویژدانی مامۆستاکە خۆیەتی کە بڕیار با لەسەرەوەی کە مستقبلی ئەم خوێندکارانە نەفوتێ بۆ ئەم ساڵی خوێندن هەر چۆنێک بێ پرسیارێکیان بۆ دابنێت و بۆ ئەوەی ساڵەکەیان تێپەڕێنرێ بەڵام پێویستە وەزارەتیش و حکوومەتیش وەڵامی پێداویستەکانی مامۆستایان بنە و موچەیان بۆ دابین کەن تاوەکو مامۆستایانیش بتوانن پرسیارەکان دابنێن و ئامادەکاریکەن بۆ تاقیکردنەوەکانی یەکی 6 مامۆستا بۆچی کۆدەنگیەک نییە بۆی کە ئەم کێشە و گرفتانی مامۆستایان چارەسەر بکرێەوە هەموو ساڵی ئەم کێشانە بەردەوامی هەیە بۆ کۆدەنگیەک نییە لە نێوان هەموو مامۆستاکان و کۆتایی بە کێشانە بهێنرێت کێشەکەمان لەوەیە کە ئێمە ڕێکخراوێکمان هەیە بەناوی ڕێکخراوێکی مامۆستایانی کوردستان مەفروض بۆ ئەم ڕێکخراوە هەموو مامۆستایانی کۆ کردایەتەوە و کۆدەنگیشی دروست کردا بەڵام بەداخەوە ئەم ڕێکخراوە نەیتوانیوە سەرکەوتوو نەبووە لەوەی کە سەرنجی هەموو مامۆستاکان بۆ لای خۆی ڕاکێشێ و بە دڵسۆزانە و بە ڕازگویانە بەرگری لە مافەکانی مامۆستایان بکە زۆر جار مامۆستایان ئاوا موچیان دواکەوتووە تەخیر بووە
ڕێکخراوی یەکێتی مامۆستایان جورئەتەوەی نەکردووە بەرگری لە مامۆستایان بکات بۆ لەبەرەوەی دابەش بۆ بەسەر چەند بەشێکە بەشێکی ڕێکخراوی مامۆستایان سەر بە دەسەڵاتی یەکێتی و پارتین لە ترسی بەرپرسەکانیان ناوێرن دیفاع لە مامۆستایان بکەن چونکە بچنە سەر شەقام لەوانەیە ئیجراعاتیان بەرامبەر بکرێ پرسیینیان لە بەرامبەر بکرێن لەبەرەوە مامۆستایان کێشەکان ئەوەیە کە ڕێکخراوێک نییە سەرتاسەری بێ و کۆیان کاتەوە ڕێکخراوێکی چیتی مامۆستایانیان هەیە بەڵام ئەم ڕێکخراوە تعبیر لە هەموو مامۆستایان ناکات کەمێک لە مامۆستایان ئیمتیمایان هەیە بۆ ئەم ڕێکخراوە زۆربەی مامۆستایان ئەندامەتی خۆیان لەم ڕێکخراوە هەڵپەساردووە لەبەرەوەی متمانیان بەم ڕێکخراوە نەماوە بە دڵسۆزانە بە ڕازگویانە دیفاع لە مافەکانیان بکات ئەوە تا لە شەقام ئابینی کۆمەڵێک مامۆستا بەناوی مامۆستایی ناڕازی زیاتر مامۆستایان لە دەوری ئەوان کۆبنەوە متمانیان بەوان هەیە کە بە ڕازگویانە دیفاع لە مامۆستایان بکەن بەڵام ئەوانیش وەکو پێویست هەموو مامۆستایان لە دەوریان کۆ نابنەوە کێشەکە لەوایە کە مامۆستایان لە ڕووی سیاسیشەوە دابەش بوون بەسەر حیزبەکانە ئەمە ژوای لێکردون کە زۆربیان ئامادە نەبن کۆ ببنەوانە لە دەوری مامۆستایی ناڕازیش و تاوەکو پێکەوە کۆدەنگیەک دروستکەن و مافەکانی خۆیان بەدەست بێنن مامۆستا دوجار ئەم کۆرۆنایی کەم جارەگەر ساڵانی ڕابردوو بایکۆتی مامۆستایان بوو بێت ئەمساڵ کۆرۆناکە بوو کاریگەری لەسەر پرۆسی خوێندن دروست کردووە بەڵام لەسەر بەتێبەتی سبەینی ئەگەر ئەنجامەکانی ئێمە ئاستی زانستی قوتابیەکانمان بێ بەدڵنیەوە کاریگەری دروست کردووە بەڵام بەڕای ئێوە وەکو سەرپەرشتیارانی پەروەردەی باشترین چارەسەر بۆی کە کەمترین کاریگەری دروست بکە یاخود کەمترینی پێوە دیار بێت بۆ دەستپێکردنەوەی خوێندن یاخود تاقیکردنەوەکان یاخود تاوکردنی ئەم ساڵی کە تێدان ساڵی خوێندن چی باشە؟ باشترین شتەوەی یەکەم حکوومەت بێتە پێشە و داواکاری مامۆستایان جێبەجێ بکات لە کاتی خۆیان موچەکان بەدابینکە موچە تاخیر نەکە ئەوە بەحسابی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بێ بڕیادراوە کە 6 ڕۆژ جارە موچە بۆ مامۆستایان دابین کرێ بۆ هەموو فەرمانبەران ئەگەر لە کاتی خۆیان موچە بۆ مامۆستایان دابین کەواتە 30 ڕۆژ جارێک موچەی مامۆستایان دابین کرێ و کاتە مامۆستایانیش بە ئاسایی ئەڕۆن پرسیارەکانی خۆیان حازرەکەن و تاقیکردنەوەکان ئەنجام بدەن و مستەقبەلی قوتابیەکانیشمان نافەوتێ لەبەرەوە باشترین حلەوەیە کە حکوومەت بێتە پێشەوە و وەڵامی مامۆستایان باتەوە وەڵامی داواکارەکانی بۆچی حکوومەتی هەرێم جیاوازی لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراقا دەکایانی ئێمە لەوان پێشکەوتوترین لە ڕوویکردی پەروەردەوە شەر نییە لەوان پێشکەوتوتربین لە ڕوویکردی پەروەردەوە بەڵام سربەخۆیی ئەمان جیای لەگەڵ سربەخۆی ئەوانە حکوومەتی عێراقی حکوومەتێکی سربەخۆی و بڕیاری خۆیان ئەمانیش پێیان وایە حکوومەتێکی سربەخۆن و بڕیاری خۆیانێن وەزیری پەروەردە پێشنیاری کرد بۆ ئەنجومە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو پێشنیاری پێباش بووە کە تاقیکردنەوە ئەنجام بدرێت سیستەمی خوێندنمان فەرقی هەیە لەگەڵ عێراقا سیستەمی خوێندن لە هەندێک جوزئیاتە فەرقی هەیە لە پرۆگرامەکانی خوێندنە فەرقی هەیە لە هەندێک بەشەکانە بەڵام بە ئام سیستەمی خوێندنمان تا ڕادێک وەکو یەک وایە تەنها لە هەندێک بەشی کەمە لە پرۆگرامەکانە جیاوازیان هەیە ئاگاداری دۆخی مامۆستایانی بەغان خواروی عێراقن ئەین جیاوازیە لەگەڵ مامۆستایان ئێرەدا لە مامۆستایانی حکوومەتی عێراقی لە ڕووی دواکەوتنی موچەوانە هیچ کێشەیەکیان نەبووە هەتا ئەم مانگی چوارە لەوانەیە هەندێک موچەکان دواکەوت بێ هەفتەیە بۆ 2 هەفتە جینە هەموو مانگی لە کاتی خۆیان موچەکانی خۆیان وەرگرتووە هیچ کێشەیەکیان نەبووە بەڵام هەرێمی کوردستان ئەوە مانگی 5 هێشتا موچەی مانگی 1 دابەش نەکراوە لەبەرەوە مامۆستایان لێرە زۆر ناڕازین هەتا من گوێبیستی ئەوم لە مامۆستایان ئەیان با ئێمە کۆمەڵە کۆبینەوانی بچین بۆ بەغا لەوێ داوا بکەین لە حکوومەتی عێراقی موچەکانمان ڕاستەخۆ بکوێتە سەر حکوومەتی عێراقی لە حکوومەتی هەرێم داببڕین بۆ لەبەرەوەی ئەوان هەموو مانگی لە کاتی خۆیان موچەکان بۆ دابینەکەن لەبەرەوە پێم وایە مامۆستایان لە سەر بە حکوومەتی عێراقی بەس ئەیان لەوانەیە باشتر بێت لە چاو مامۆستایانی سەر بە هەرێمی کوردستان چونکە لەوێ کێشەی موچیان نییە هەموو مانگی لە کاتی خۆیان موچە دابین کراوە هەتا حکوومەتی عێراقی ئەگەر قەیرانیشی بۆ دروست بێ لە ڕووی داراییەوە ئەتوانێت چارەسەری کێشەکانی خۆی ئەتوانێت قەرزکات لە بانکی نێودەوڵەتی ئەتوانێت ئەو پارەی کە لە یەدەکا دایناوە بەکاری بێنە بۆ پێدانی موچە بۆ ماوەی 8 مانگی داهاتوو ئەگەر قەیرانیش بێ هیچ کێشەیەکی نەبێ بەڵام لە هەرێمی کوردستان هیچ پارێکی نەختینەی باڵین احتیاطمان نییە تاوەکو حکوومەت توانێت احتیمادی کاتە سەر و لە کاتی قەیرانە کێشەکانی پێچارە سەرکە لەبەرەوە فەرقێکی زۆر هەیە لە بینی مامۆستایان و فەرمانبەران لە حکوومەتی عێراق و لە هەرێمی کوردستان بڕیارەیەکی شەش داوام دەست پێ بکاتەوە واتە تاقیکردنەوەکان دەست پێ بکرێن ئەگەری هەیە دوا بکەوەنم تاقیکردنەوەوانە لە بوونی ناڕزایی مامۆستایان پێم وابێ حکوومەت ئەوێ هەر چۆنێک بێت لەیەکی شەشە تاقیکردنەوەکان ئەنجام بدرێ و ساڵی خوێندنی ئەم ساڵ تێپەڕێنرێ و داواکارەکانی مامۆستایان بەوەی کە موچەی مانگیەکیان بۆ دابین کات پێش دەژن ئەگەر پێش دەژن موچەی مانگیەکی بۆ دابینکردن ئەوە یەکی 6 تاقیکردنەوەکان تێپەڕێنرێ و کۆتایی پێێت و تەنها پۆلی دوانزەکانە کە لە 11 حوتە ئەوانیش بە هەمان شێوە تاقیکردنەوەکانی خۆیانەکەن کە تاقیکردنەوەی وەزاری و پرسیارەکانی ئەوان جیاوازە لەبەرەوە پێم وابێ بۆ ساڵی ئەم ساڵ حکوومەت هەچۆنە بێ موچە بۆ مامۆستایان دابینەکە و ساڵی ئەم ساڵ تێپەڕێنرێ بەڵام ئایا بۆ ساڵی داهاتوو
چی بەسەر سیستمی خوێندنیێت و چی بەسەر چارەنووسی خوێندکاران و قوتابیانیت ئایا بەم شێوەیە هەر بەردەوامە بێت مامۆستایان یاخود بەڕێوەبەرەکان بە تایبەتی کە ئێستا هەڵوێست دەنوێنن ئایا بەڕاستی فشارەکانیان نەتوانێت وا بکە کە حکوومەتی هەرێمی کوردستان موچەدا بەش بکە؟ پێم وا بێت فشارەکانیان کاریگەری دروستەکە لەسەر حکوومەت هەروەکو چۆن وەزارەتی تەندروستی پزیشکەکان و کارمەندانی تەندروستی هەمویان ناوەندەکانی بابڕین نەخۆشخانەکانیان بەجێهێشت و بایکۆتی خەستەخانەکانیان کرد لە پێناوی ئەوەی کە موچە وەرگرن حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بڕیاریدا هەنێک پارە دابینکا بۆ وەزارەتی تەندروستی و موچەی بۆ دابینکردن ئەوانیش چوونەوە ناو نەخۆشخانەکان بە هەمان شێوە حکوومەت ئێوێ ئەم فشاری کە مامۆستایان دروستیەکەن کار نەکاتە سەر ئەوەی کە تاقیکردنەوەکانی ئەمساڵ مشکلی بۆ دروست بێت و مەسیری قوتابیانی ئەمساڵ مشکلی بۆ دروست بێت پێم وابێ کاریگەریە بێت و حکوومەت موچەی ئەم مانگیان بۆ دابین نەکات ئیتر خوا کەریمە بۆ مانگەکانی داهات و لەوانێ بە 6 مانگی کەش موچەیەکیان بۆ دابین کە ئەویش کەیە کاتەگاتە مانگی نۆ لەوانێ مانگی نۆش جارێککە موچەیەکیان بۆ دابین کات زۆر باشە مامۆستا گۆران زۆر قادر سەرپەرشتیاری پەروەردەی زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بە بەڕێزتان وڵات زیان دەچین ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە و هەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بینەرانی عەزیز دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکانی ڕابردوو چی بۆ کە ڕوویان داوە لە بەرواری ئەمڕۆدا پێکەوە بینەری ئەو بڕگەیەش دەبین. دوانزەی پێنجی هەموو ساڵێک دانراوە بە ڕۆژی جیانی پەرستاران و داکۆکی لە مافە بنەڕەتی و سەرەتاییەکانی پەرستاران هەروەها دابینکردنی کەش و ژینگەیەکی لەبەر بۆ وەرکەکانیان دانان و دیاریکردنی ئەم ڕۆژە هاوکاتە لەگەڵ لەدایکبوونی فلۆرێنس نایتینجیل خانمە پەرستار و چارەسەرکاری ئیتاڵی لە ساڵی 1820دا فلۆرێنس نایتینجیل بە پێشەنگ و داهێنەری چارەسەری سەردەم دادەنرێت. دوانزەی پێنجی ساڵی 1974 لە سێدارەدانی خوێندکار و خەباتکاری کورد لەیلا قاسم و 4 هاوڕێ دەستگیرکراوەکەی لە شاری بەغداد
لەیلا قاسم و چوار لە هاوڵانی جەواد هەمەوەندی و نەریمان فواد مەستی و حەسەن حەمەڕەشید و ئازاد سلێمان میران لەلایەن ڕژەمی بەعسی پێشەوە بە تۆمەتی کوردبوون و کارکردن بۆ کورد ڕۆژی 28 چواری ساڵی 1974 دەستگیرکران. لەیلا قاسم یەکێک بوو لە ژنە خەباتکار و دیارەکانی کورد و ساڵی 1952 لە خانەقین لەدایک بووە. لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا خوێندکار بوو و بەهۆی هەستی نەتەوەی و کورتپەروەریەوە لەلایەن دەستگای مخابەڕاتی عێراقیەوە دەستگیر دەکرێت و پاشماوەیەک مانەوەی لە زیندان لە سێدارە دەدرێت. 15 ساڵی 1999 کۆچی دوایی زانا و مفەسیر و مجاهید و پێشەوەی ڕابوونی ئیسلامی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز لە شاری دیمەشقی پایتەختی سووریا و لە تەمەنی 77 ساڵیدا. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز بە دامەزرێنەر و سەرپێخەری کاری جیهادی ئیسلامی لە کوردستان و بزوتنەوەی ئیسلامی دادەنرێت. کەسایەتێکی بەڕەوشت و بەتەقوا بووە. ساڵی 1922 لە گوندی پریسی هەڵەبجە لەدایک بووە. ساڵی 1954 ڕۆڵی دەبێت لە هێنانی ڕێخستنی برایانی موسڵمان بۆ کوردستان. ساڵی 1970 دەبێتە پێشەنگی خۆپیشاندەرانی هەورامان و شارەزۆر دژی ڕژێمی باس و هیجرەت بە جەماوەری موسڵمان دەکات بەرەو کۆماری ئیسلامیێران و فتوای جیهاد دژی ڕژێمی باس دەردەکات. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز دڵسۆزێکی ڕاستەقینەی میلەتەکەی بوو. کاتی کیمیابارانی هەڵەبجە داوای لە فەرماندە سەربازیەکانی بزوتنەوە کردبوو کە شارەکە چۆڵ بکەن و دانیشتوانیش بپارێزن چونکە سەدام نیازی خراپە بەرامبەر بەو شارە. ساڵی 1992 خۆی دەپاڵەوێت بۆ پۆستی ڕابەری ڕزگاری کوردستان تەنها بۆ ئەوەی موسڵمانان بزانن کە پێشەنگ و سەرکردەیەکیان هەیە. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز بە درێژایی تەمەنی لە خزمەت و گەیاندنی کێشەی میلەتەکەیدا بووە. ساڵی 1974 سەفەری حەج دەکات و چاوی بە شا فەیسەڵی سعودیە دەکەوێت و باسی چەوساوەی کوردی بۆ دەکات. مامۆستا مەلا عوسمان خاوەنی تەفسیری قورئانی پیرۆز و کتێبێک دەربارەی زانستی قورئان و وەرگێڕانی بەشێک لە سەحیحی ئیمامی بوخاری و کتێبێک دەربارەی بیدعەیە. مامۆستا مەلا عوسمان دوای تەمەنێک لە خزمەت و بەرخودان لە پۆستی ڕابەری بزوتنەوەی ئیسلامی بەرکەنار دەخرێت و دوای 2 ساڵ بە غەریبی و دڵشکاوی کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکی پڕشکۆدا تەرمەکەی هێنرایەوە بەرەو کوردستان و لە گۆڕستانی گوڵانی هەڵەبجە بە خاک سپێردرا. بەڵازیزان دەستگای بەخشین ماوەی زیاتر لە 11 ساڵە بەهۆی هاوکاری و کۆمەکەکانی ئێوەی ئازیزەوە بەردەوامی هەیە و ساڵانە هاوکاری چەندین خێزانی کەم دەرامەت و بێباوک و هەژاران دەکات. لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەشدا چەندین پرۆژەی ڕاگەیاندەوە بۆی بزانین پرۆژەکانی چین و تا چەند خێرخوازان بەدەم هاوکاری و پرۆژەکانیەوە هاتون. میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەویش زۆر بەڕێز کاک ڕێبوار میرانی پێشکەشکاری بەرنامەی بەخشینی لە کەناڵی ئاسمانی پەیام. کاک ڕێبوار زۆر بەخێر بیت. زۆر سپاس بە ئێوەش بەڕێزم. سپاسانە. کاک ڕێبوار ئەو پرۆژە و هاوکارانە چی بوون کە دەستگای بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ڕاگەیاندووە تا چەند خێرخوازان بەدەم هاوکاری و پرۆژەکانتانەوە هاتوون؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆم دەرفەتە سپاسانەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە 11مین ساڵ خزمەتیەتی لە هەرێمی کوردستان هەموو وەرزێک هەموو بۆنەوە ئاهەنگەکان لە هەر مۆسومێک بێ خۆشی بێ یان زۆر جار ناخۆشی بێ یان بە پێچەوانەوە پرۆژەی تایبەتی هەیە و بە تایبەت ساڵانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چەندین پرۆژەمان هەیە. ئەم ساڵ 6 پرۆژەمان ڕاگەیان تام ساتە وەختە گەهاڵەنە بمڕۆ 19 ڕەمەزانە. بەڵێ سوپاس بۆ خوای پەروەردیگار ڕێژەیەکی باش بتوانین بڵێن لە ساڵ 80 پرۆژەکانمان جێبەجێ کردووە. خەڵکانێکی خێرخواز بە گروتینێکی باشەوە هاتوون بەدەممانەوە. سوپاس بۆ خوای پەروەردیگار ئەوەی کە ڕامانگەاندبوو زۆربەی زۆری جێبەجێ بۆ ئومێد دەکەین لەو 10 بۆ 11 ڕۆژەی داهاتوو بتوانین زیاتر خزمەتی هەژاران بکەین. ئەوەی کە جێبەجێ کراوە چییە؟ بەڵێ دیارە ئێمە کە ڕایگەین دروستکردنی 3 خانوو هەڵبەتە خۆمان نەزانین خانوو کاتیەوێ ساتیەوێ بەڵام گرنگەوێ ئەڵێ بەردی بناغی 3 خانوودانێ بەڵام تا ئەم ساتە وەختە 2 بەرنامەی تایبەتمان کردووە بۆ ماڵی بێباوک و هەژار. یەکیان لە
دەڤەری گرمیان ئیکیان لە ناحیەی بازیان دوو ماڵە بێ باوکون هەژارن تام ساتە وەختا تقریبا توانین بڵین چۆتە باری جێبەجێکردنەوەتە دوای جەژن ئینشاڵە دیزانی بۆ دانێ و دەستەکەین بە دروستکردنی خانووەکە پارەی پێویست بۆی کۆکراوە بەڵێ تا ڕادێکی باش زۆر باش دیارەیەکێک لەو پرۆژانە سەبەتەی خۆراک بوو دیارە بە حکمەوەی کە خەڵک ئێستا کار و کەسابەتی کەمە ژانی خەڵک ناڕەحەت بووە بۆی تا ئەم ساتە وەختە زیاد لە 5,000 کارتۆن خۆراکمان دابش بەس لە ڕەمەزانە بەس لەم موسمەکەی کۆرۆنا 8,000 کارتۆن باشە بەڵێ ئەوە تەمان ئەگەر باسی پارەکەیکەین 125 میلیۆن دینارە بۆ تەواوی هەرێمی کوردستان و بڕۆپارە یاخود ئەوە بەس لە پرۆژەی دابشکردنی خۆراک سەبەتەی خۆراک باشە بەڵێ یەکێکتر لە پرۆژەکانمان منداڵی بێ باوک تەوان ئێمە موچەی ماگانەمان هەیە بە دەرلەوە خەڵکانێکی زۆر هەیە موچەی نییە ناوی تۆمارە بەڵام تاوکو ئێستا کەفالەتی ماگانە نەکراوە بۆیە تقریبا تا ئەم ساتە وەختە 500 مناڵی بێ باوک هاوکاری کراوە لەم ڕەمەزانە بەس لەم ڕەمەزان بەس لەم ڕەمەزان 540 منداڵە چەندیان دەچنە ئەوانەوە کە ماگانە کەفالەت کراون لە دەستگای خێرخوازی بەخشین وەک باسم کرد ئێمە کەفالەتمان هەیە هەموو مانگە لە کاتی خۆی موچە وەرەگرێ یعنی ئەو 540 جیاوازە لەوانە ئەو 540 بە دەرلەوە بەڵێ ئەمە تایبەتەوە شاوەرگرتو جیاواز دەوانە موچیان هەیە یان ئەمە دوو جۆرمان هەیە لە بەشی بێ باوکان جۆرێک ئەوانن کە ناویان تۆمار کراوە دوای بەدووادا چوون کە مناڵی بێ باوکیان هەیە موچیان نییە یاخود کرێچین یاخود ڕێژێکی زۆر بڵێن چەند مناڵێکیان هەیە لە تەمەنی بچووکەن باڵغ نەبوون ئەمانە موچیان لای ئێمە هەیە ئەمە هەموو مانگێ لە کاتی خۆیان موچە بەسەریان دابش دەکرێت خۆشبەختانە لێرە هەر مژدەیەکیان پێ دەین لە مانگی ڕەمەزانە موچەیەکمان پیاون و بۆ جەژن پێشەخەین موچەکەی تریان واتە 11 ڕۆژ بۆ 10 ڕۆژ پێش جەژن موچەی تر وەرەگرنەوە بۆی بتوانن لە جەژنە منداڵەکانیان پێ دڵخۆش واتە کاتێک کە خەڵکانێک موچە دواخە ئێمە موچە پێشەخەین ئامارەکانی ترمان بە هاوکاری خێرخوازە بەڵێ ئەم 540 منداڵی بێ باوکە هیچی لە 100,000 کەمتری وەرنەگرتووە هیوای تیاسی 100,000 وەرگرتووە تەمان لە ڕێی خێرخوازانەوە مەسەن خێرخوازێک هاتووە لە مانگی ڕەمەزان بۆ من لە شاری هەولێر و تێتی من ئامادەم 200 منداڵ یەکی 300,000 پێ بم ئێمەش گەڕاوین کامیان زۆر لەوە حاڵی خراپترە بژێوی کەمترە سەرچاوی دارایی نییە ئەو ناوانەمە بۆ تۆمار کردو لە قاعێکە کۆما کردوتەوە یەکی 200 یاخود 300,000 پێدراوە کەمیان هەبە 100,000 ئەمەی 200 بۆ 300,000 پێدراوە ئەوانە کە موچەی ماگانیان نییە تا ئەم ساتە وەختە 540 منداڵ بێ باوکە 8 میلیۆن دینارمان بەسەر دابش کردو یعنی لە ماوەی ئەم 90 ڕۆژێ 466 نەخۆشی گورچیلە و شێرپەنجە و تەلاسیمە و نابینە هاوکاریمان کردو 466 تا ئەم ساتە وەختە لە ڕێی خێرخوازانەوە بە بڕی 100 میلیۆن دینار ینی لە ماوەی 90 ڕۆژە ئەتە نەشتەرگەری و دەرمان و ئەمانن بڵێن هاوکاری مادی کراوە بۆ نمونە کەمترینیان 100,000 200,000 300,000 تیا بوو بە پێی ئەوانەی کە ڕێژەی ناڕەحەتی و گرفتەکانیان زیاد بەڵێ دیارە کورسی شەحنێکێ بوو لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشی بۆ خاوەن پێداویستی تایبەت خۆمان ئەزانین بەڵێ بەڵام هەموو ساڵی دووبارە و سێبارەیەکەین و لەبەرەوەی کاتێک چاوپێکەوتین لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتێکەکەی بەڕاستی ناخەژێنە ئێمە یەک ڕۆژانە دەرەچین بۆ کار و کەسابەت بۆ دەوام بۆ هەر کەسێک کە لەم هەرێمی کوردستان لەم لە دنیا کار و کەسابەتێکی هەیە بێزاری ئەڵژیان دووبارەیە بەڵام بێنە بەرچاوی خۆت خاوەن پێداویستێکی تایبەت هەموو ڕۆژێک چوار دیوارەکەی خۆی بینێ زۆرترین شوێن کە ببینێ بەردەرگاکەیەتی واتە ژیانی ئەو 100% دووبارەیە بەڵام کاتێک کورسێکی شەحن کورسێکی کارەبایی بۆ کڕین پەنجانێ بە دوکمەیەکە ئەتوانێ 10 کیلۆمەتر بڕۆ ئەتوانێ لە بەیانیتانی ئەوڕۆ بگەڕێ واتە خۆیان ئەڵێن قاچەکانمان بۆ گەڕایەوە ژیانێکی نوێیان پێدەبەخشی ینی بەڕاستی جێگای دڵخۆشی یعنی ئێمە باس باسی بێباوک نەکەین بەڵێ بێباوک زۆر گەورەیە بەڵام کەسێک چاوپێکەوتمان لەگە خەڵک کردو ئەڵێ 20 ساڵە لە ژوورم ئەڵێ ئەمڕۆ قاچەکانم بۆ گەڕایەوە لەبەرەوەی هەدیەکتان بۆ هێنام پێویست ناکەیتر خەڵک ئازار چێژێ بمنەوە کاگرەوە نرخی هەر ئەربانێک چەند بەڵێ دیارە چەند جۆرێکی هەیە یەکێک لەو جۆرانە کە ئێمە بە تایبەت ئەیهێنین تاوان بۆ هەرێمی کوردستان دروست ناکرێت بۆ عێراق بۆ ئەوروپا بەڵام
ئێمە ئەهێنینەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێ ئەم بازرگانانەوە ئەوتە کوالەتیشی باشە کوالێتی باش بەڵێ بەرگی باش ئەگرێ تقریبان چێتە 12 گەڵا 11 بۆ 12 تاوان بۆ بەخشین ئەوەتە گرانترە بەڵام لێرە سوپاسی و کۆمپانیانەکەین کە هاوکار و هاودەمی ئێمن طبعا کای ڕێباشتێکی تر ئاماژەت پێکرد لە سەبەتەی خۆراک کە ئەوەندە ملیۆن دینار ئەوەندە سەبەتە خۆراکی کردووە ڕەنگە خەڵکێک وا بزانێ یا خێرخوازێکی دیکەگەر بێ بڕ ئەوەندە سەبەتە خۆراک بکڕێت ئەوە نەپاری تێچێ مەبەستمەوەی تا چۆنە کۆمپانیەکان خاتری بەخشین دەگرن دەڵێن مادام بەخشینە پرۆژێکی جیاوازە لەم ڕۆ ڕەنگە کولفەکەتان پارەکەتان شتێکی زیاترتان بۆ بکە لەوەی گەریکێکی ترم پارەیە ببە بیاوێت ئەوەندە شت بکڕێت ئێمە لە هەر کایەکی ژیانە لە هەر پرۆژەیەکی بەخشینە جگە لە خۆراکەکەش بۆ نمونە کاتێک کە خانوویەک دروستەکەین ئێمە جاران ڕامان دەگەن تێچوو ئەم خانوو چەنە بەدایە تەلەفۆنمان بۆ هات کەسی پسپۆر ئەوی کاکە هەڵەتان کرد و خانوویەک 150 مەتر چۆن بەم پارەکەمە دروست کرا ئیتر ئەم هەموو ڕوونکردنەوە بێمە ناکری ئایا چی کاتێک کە بلۆکە کڕی کابرای کارگاڵێ کاکە بۆ بەخشینە نیوە قیمەت بۆ حساب بکەن کاتێک چی چیمەتۆ کڕی شیشە کڕی تەنانەت شتێکی خۆش لەم بەخشینە بەدی ئەەکەین کەسێکی کرێکار کە ڕەنگە زۆربیان زەکاتیان پێشیاو بێ کرێکارێک گەڵم پارەکەم نایمادەم بۆ بەخشینە ینی خەڵک ئەوەنە دڵی باشە ینی سوپاسی خوا ئەگەین کە خەڵکی لە هەرێمی کوردستان بەم ڕادەیە مهندسێکێ دیزاینەکەمان بۆ دانێ و ئەڵێ دوعای خێر و خواحافیز وەستایەک دێ ئەڵێ کاکە گیان ئەگەر هەمووشی پارەکەی نەوێ نیوەی خۆشە بێ یان هیچی ناوێ تەنانە کرێکارێکیش کە داواکە یعنی وای کردووە کاتێک ئێمە ئەڵێن کورسی شاحن ئەوەنە بۆ ئێمە کەمترەکەوێ کاتێک ئەڵێن سەبەتەی خۆراک تەمان هەر خەڵک زۆرە پرسە ئایا ئەو سەبەتەی خۆراکیەوە چیتە چەندە بە گرافیک ئێمە بەسەری ڕوونمان کردەوە بەڵام بە ئەندازەیەوەی کە مرۆڤێک بتوانێت کارتۆنەکە هەڵگرێ ئەشایەتیەکەین بۆ نمونە کاتێ من کارتۆنی خۆراکدەم بەدەستیتەوە کە نەتوان بیبیتەوە چی لێکی تەمان زۆربیان کارمەندەکانمان خۆبەخشەکانمان هاوکاریانەکە بەناو سیارەکانیان لەبەرەوەی لەوە زیاتر هەڵناگیرێ لە سەروی 20 کیلۆ بەڵێ خەڵکی تر هەیە مەزانین بای 15,000 ئەدا بە خەڵک دەستخۆشیان لێکەین بەڵام ئێمە وتمانە مادەم لە مانگی ڕەمەزانی مادەم ئەو خەڵکە زۆر پێویستی بە هاوکاریە با هاوکارێکی هیچ نەبێ بەشی 15 ڕۆژێ بکە بۆیان ماڵ بەشی 20 ڕۆژێکە باشە ئەم ڕەمەزان هەر چەند ساڵێکە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام ئەم ساڵ لەم ڕەمەزاندا جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردە لە کۆکردنەوەی کۆمەک و گانی هاوکارەکانتان هەڵبەتە کاتێک کە خەڵک موچەی 2 ماک 3 ماک جارە وەرەگرێ تەسیری لەسەر تەواوی جونکەکانی کۆمەلگا هیچێکی لەوانە کاری خێرخوازیە دواتر کاتێک کە خەڵک کار و کەسابەتی نامێنێ بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆناوە دەڕابی دوکانەکانیان داخەن بێگومان کابرا خۆ هیچ ئیش نەکرێت چی ببەخشێ بازرگانەکانمان بە هەمان شێوە بۆیە ئێمە لە کوردستان کەمی کردو داهات بەڵام سوپاس بەخوای پەروەردیگار نووسنگەی بەخشیمان لە وڵاتی بریتانیان بە عام ئەوروپا کارێکی باشیان ئەنجام داوە کە دەرفەت بێ شتێ باسی ئەوام کەم و لێرە دەستخۆشیان لێ پێش بچینە سەر ئەوروپا دەمەوێت باسی پرۆژەکانی جەژنتان بکەن بە ڕۆژێکمان ماوە بۆ جەژن دەبێت بزانم پرۆژتان بۆ جەژن چی هەیە ئایا چەندها قوربانیکردن و گۆشت دابەشکردنەکەیەکەوەکو ساڵانی ڕابردوو هەبوو جەژنی قوربانە جەژنی ڕەمەزان بەڵێ دیارەمە لە جەژنی ڕەمەزان ئۆتۆماتیکی خەڵکانێکی زۆر هەست بە ئەوە کاکە منداڵی بێ باوک هەژارەکان پێچێ نەتوان گۆشتی جەژن ئامادە بکەن هەڵبەتە لە کوردەواری وایە بێ گۆشت بێ قەیسی بێ کۆمەڵێک تایبەتمەندی هەیە بۆی خۆیان ئاژەڵەکان سەرە بڕن لەسەر بڕخانە ئەکەنە 2 کیلۆ کیلۆنی بۆمان دێن و ئەڵێن تا پێشجەژن بۆمان دابشکن ئەوە ئۆتۆماتیکی هەموو ساڵی هەمان و لە ئێستاوە دەستی پێ کردووە خەڵکانی تر هەیە سەرفتەکانیان ئەکەن بە خۆراک ئەهێنن بۆ ئێمە و ئەڵێن لەم 2 ڕۆژە دابشکە هەڵبەتە نابێت پێوتە جەژن و دوای جەژن بە هەمان شێوە بۆ منە جلوبەرێک هەندێک لە کۆمپانیاکان هەندێک لە کەسانێکەوە هەست بەوەکەن کە زەکاتێکیان لە ئەستۆیە یاخود خێرێکیان لە ئەستۆیە جلێکی باشیان بۆ نردوین لە ئێستاوە دەستەکەین بە دابشکردنی بەسەر منداڵانی بێباوک و هەژارەکان واتە هەم گۆشت هەم خۆراک هەم جلوبەرێک هەم پارەی نەقدی توانامی دابەشەکەن بەڵێ لە ئێستاوە دەستمان پێ کردو سوپاس بۆخۆ ڕۆژ بڕۆژ ڕێژیان زۆرتەوە تا ئەم ساتەوەختە کە قسەی لەکەم ئەو داتاکەیەوە بەیانی ڕەنگە هەر لە سنووری هەولێر 1000 کارتۆنی تر دابشکەین
ینی لە هەموو شار و شارژەکانی هەرێمی کوردستان سوپاس بخوا خێرخوازان هاوکارمان و ئێمەش بە هەمان شێوە واتە فەرق و جیاوازیمان لەناو هیچ شوێنێک نەکردووە بۆ من لە شاری دهۆکەوە دەستمان پێ کردووە لەم لا تا هەڵەبجە ڕۆیشتوین تەنانەت شاری کەرکووک و دووسخورماتوشمان لە یاد نەکردووە زۆرترین هاوکاری پرۆژەی خۆراکمان لێوە جێبەجێ کردو ئەم ساڵ بەڵێ چەندێکە ئامارەکانی دووسخورمات و کەرکووک دیارە لە کەمپینی پێشووە زیاد لە 200 بۆ 300 کارتۆن خۆراکمان بۆ ناردون بەس دووسخورمات و وەلی ئێستاشە 300 ترمان بۆ ناردون واتە ئەکرێ بڵێ بەشی دوسێ شار لامان لە خەڵکیوێ کردوتۆ لەبەرەوەی چەند جارێک زوڵمیان لێکراوە وتمان بە ئێمە قەربووی ئەو زوڵمایان بۆ بکەینەوە چکەم خۆمان ئەزانین تووشی ئاوارەیە بوون ماڵوێرانی بوون کار و کەسابەتیان لە دەستدا بۆ هی ئەو هەم زوڵمەی کە لەلایەن دەسەڵاتەکانی حکوومەتی عێراق میلیشیاکان و بەرامبەریان ئەنجام ئەدرێ بۆی سوپاس بەخوای گەورە لە هەر کوێ بزانین هەژار زیاترە مناڵی بێباوکی زیاترە لێوە هاوکاریەکان کاکڕێبەڵا بچینە سەر ئەوروپا چونکە پێشتر ماوەیەک سەرەتا تەبەن لە ئەوروپا هەتان بوو بەڵام ماوەیەکی زۆر لە ئەوروپا دابڕان ئێستا ماوەیەکە دووبارە دەستان پێ کردووەتەوە با بزانم لەوێ خەڵک چۆن بەخشین دەناسێ و خێرخوازان لەوێ چۆن بەدەم پرۆژەکانی بەخشینەوە دێن دیارە دەستگای خێرخوازی بەخشین بریتین لە ڕێبوار میرانی و مامۆستا ئاریکە زۆرجار لە شاشەکان ئەبیندین بە سەدان خەڵکی خێرخواز بە سەدان خەڵکی خۆبەخش لە پشتی کامێرا سەربازی ونن من لێرەوە دوعای خێریان بۆ کەم و سوپاس و پێزانینم بۆیان هەیە یەکێکیش لەو نووسنگانە نووسنگەی ئەوروپای بەخشینە دەستگای خێرخوازی بەخشین دیارە لێ کاک حاجی فەرهاد و برایانمان لەوێ بەڕاستی هەموو ئەرک و مادووبوونێکیان خستوتە سەرشانی خۆیان خۆبەخشانە بۆیە بە باشمانزانی هەوڵ بین ئەم تاقە و توانایە کە خەڵکانێک لە هەرێمی کوردستان چوونەتەوە وڵاتانی ئەوروپا لێەوە هاوکاریەکانیان بەهەدەر نەڕوە واتە کەسێک کاتێک لە وڵاتێکی بێگانەیە ئەوێ خێر بکات با بێتوە هەرێمی کوردستان بۆی منداڵێکی بێ باوک هەژارێک خاوەن پێداویست تایبەتێکی پێ دڵخۆش بکات بۆی بە سوپاسەوە لەوێ لە نووسنگەیەکەوە 50 نوێنەریترمان زیاد کرد لە زۆربەی شار و وڵاتەکان بۆ ئەوەی تۆی خێرخواز لە هەر وڵاتێکی لە یان لە هەر شارێکی لە بریتانیا لە ئەوروپا لا شوێنێک حساب بانکەکەی خۆت ئاڕاستەی ئەم حساب بانکە بکەی ڕاستە خۆ ئێتەوە سەربەخشی واتە ئێستا 50 وەکو نووسنگە یا وەکو نوێنەرایەتی زیاد لە 50 نوێنەرمان ئێستا لە دەرەوەی وڵات هەیە وەکو بەخشین و نووسنگەی سەرەکیشمان کاک حاجی فەرهاد و لێرەوە چەندێک دەستان پێ کردووە هیچ ماوەی 2 ساڵە نووسنگەمان هەیە بە فەرمیش لەوێ مۆڵەتمان هەیە لە بریتانیا ئەنی مۆڵەتی فەرمیمان هەیە و لەوێ سنووقشمان هەیە لە زۆر لە مارکێتەکان و لە مۆڵەکانی باشە بۆچی لێرە سنووقەکەتان مۆڵەتی پێ نادرێ بەڵام لە ئەوروپا مۆڵەتی پێ دەدرێت وڵای خۆزگەم ئەمە لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان پرسیار بکەی هەوڵتان داوە بەخشینێک خزمەتی پێشمەرگە ئاسایش هێزەکانی ناوخۆ لە شەڕی داعش کە بیرمان بۆیان لێ قوتابخانەکانیان بۆ نۆژەنەکەی بووە ینی بۆ مۆڵەتە نادەن وڵای تر نازانم ئەڵێن پێویست ناکە یان نازانین شوێنی تر هەیەتر نازانم من ڕەنگە نەتوانم لە بری ئەوان جواب سنووقتان لە مارکێتەکانی ئەوروپا هەیە بەڵێ بە تایبەت ئەوانەی کە کورد سەرپەرشتیانەکەن لێرە سوپاسیان ئەەکەم سنووقی بەخشین لێدانراوە و سوپاس بۆ خۆی گەورە کارەکان دەنێتەوە بۆ کوردستان جا من لەبەرەوەی زۆر دڵم بەو کاری ئەوان خۆشە خەڵکانێک لێرەوە لەگە ڕێزم چێتە وڵاتانی ئەوروپا ڕەنگە بە دوای ئارەزۆکانی خۆی کەوێ بەڵام خەڵکانێک لێرەوە چونەتە ئەوێ لە خەمی هەژاران و منداڵانی بێباوکدان و لەوێ دینار بە دینار دۆلار بە دۆلار کۆیەکەنەوە ئاراستەی خەڵکانێک دەکەن لە هەرێمی کوردستان دیارە لە کەمپینی پێشومان بۆ خۆراک هاوکارێکی زۆر باشیان کرد تا ئەم ساتە وەختە هەر ئەو برانە لە نووسنگەی بەخشین لە ئەوروپا 2500 کارتۆن خۆراکیان دابین کردو تا ئەم ساتە وەختە پرۆژە یەکەممان و دووەمەواتە لە ماوەی تقریبان مانگونیوەکە 2500 کارتۆن خۆراک سەبەتەی خۆراکیان دابین کردو بە خەڵکی هەرێمی کوردستان کە وەک باسم کرد بەشی 15 بۆ 20 ڕۆژ خۆراکی تیا بووە 35 کورسی شەحنیان بۆمان ڕەوان کردوتەوە لەوێ بۆ خاون پێداویستی تایبەت بە هەموو جۆرەکانیەوە 28 منداڵی بێ باوک
هەموو مانگێ موچە وەرەگرێت کە ئەوان بۆیان دابیان کرد 28 منداڵی بێ باوک هەموو سەرە مانگێک لەلایەن نووسنگەی ئەوروپامانەوە موچیان بۆ ڕەوانەکرێت هیچی لە $100,000 کەمتر نییە لەگەڵ ئەوەشە چەند کەسێکی ئافرەتی بێسەرپەرشت کە کەسی نییە ئەوەشیان گرتۆتە ئەستۆخوان وەجگە ئەوە بەدەیە هاوکاری تریان نردووە ئێمە داتامان نەکردووە بۆ زۆر شوێنی تر و بۆ زۆر هەژاری تر بۆ زۆر نەداری تر بۆیە بەڕاستی جێگای دڵخۆشیە جێگای دەستخۆشیە کە خەڵکانێکمان لە وڵاتان خەمی هەژارانی هەرێمی کوردستانیان زۆر باشە گاگڕبار لێرەوەی دیارە کە خێرخواز عادەتەن توانم بڵێم سەتانەوەتونەی هەمووی کووردە مەگەر سوتفە عەرەبێک لە دانیشتووی سلێمانی یا هەولێر بێت و بزانێت دەستگایەکی وایە ئەوەی کە لە ئەوروپا هاوکاریەکە دەدا ئایا ئەوێش حتمما هەموو خێرخوازەکانی کوردن یاخۆت ڕەنگە نوێنەرانی بەخشین و خەڵکێکی بیانیان تێگەیان دەبێت کەمە دەستگایەکی خێرخوازیە و بتوانن هاوکاری بۆ دەستگاکە کۆ بکەنەوە دیارە بە حکمەوەی ئێمە پۆستەکانمان زیاتر بەرنامەکان بە زمانی کوردیە تا ئەم ساتە وەختە زیاتر کورد هاوکاری بەڵام عەرەبیشی تێکەوتووە و خەڵکی تریشی تێکەوتووە کاتێک کە ڕۆژانە بەرکەوتیانە بێکەوە پرسیاری لێکە یان داوای لێکە ئومێد دەکەین ئینشاڵڵا ئەم پرۆژەی گەورەترکەین فرەوانتری کەین بۆی زیاتر خزمەتی خەڵکی هەژار و نەداری پێ بکەین بەڵام ئەوەی کە باسی ئەەکەین هەموو ئەو پرۆژانە هیچی ڕێبوار میرانی و هیچ کاممان نییە تەنانەت ئێمە گەیەنەرین وەڵڵی خێرخوازان جاروێ 5,000 جاروێ 1,000 دینارێنن یعنی تەسەورەکەی خانومان کردو بۆ مناڵی بێ باوە خێرخواز تەلەفۆنی گرێتی وەڵڵی فەرشەکانم بەقیس کڕیوە یعنی کابرا پارەی نییە بیە بەڵام دڵی بۆ خۆشە پێشبڕکێ ئەەکە ماڵێکی بێ باوک فەرشێکی بۆ بکڕی ئەچێ بە قیست ئەڵێ ماگانە ئیدەمەوە با فەرشەکە پێش خەڵکی تر من بیکڕم یان ئیوای گرە و لەسەرەوە کە ئەم ماڵە کەس بۆی دەستکاریکە هەمووی لەسەر من ئەمە خۆش خی گەورە باسی منافەسە ئەەکە منافەسەکردن لەسەر خێر منافەسەکردن لەسەر قورآن خوێندن منافەسەکردن لەسەر دڵخۆشکردنی خەڵک یان چەند خۆشە کابرن نەکەس ناویێنێ نەکەزانی کیە شەڕ لەگەڵ ئێماکەڵێ بۆی نییە کەسی تر دەستبەرێ بۆ خانووە من هەموو یەکەم ئێوە بۆ ماڵێکی تر ئەمە بکەن ینی سوپاس بەخوای گەورە خەڵکێ ناماڵ دێنێ خەڵکێک بلۆگێنێ خەڵکی چیمەتۆنێ خەڵک شیژێن بە هەماشەوە لە هەموو پرۆژەکانمانە کۆمەڵی خەڵکانێکان شانە دەنەبەری سوپاس بەخوای گەورە ئەو کاروانەمە تا ئەم ساتە وەختە هێناوە کاگرەوار لەم ماوەیەدا لە مانگی پیرۆزی ڕەمەزانەدا ئەو هاوکارانی کە گەیاندانە ئەو ماڵانە ماڵە هەژار و نەدارەکان چه کاری چه ڕووداوێکە بۆ یاخود چ ماڵێکە بۆ کە کاریگەری هەبوو بێت یاخود بوێتە مایەی چۆنەڵی بێتاقەتی ئێوە شتیوە هەبووە کە زۆر کەم دەست بووبن یاخود زۆر نەدار بووبن بەڕاستی کاری ئێمە سەرەتاکەی هەمووی ناڕەحەتیە واتاکە کەسێک پێویستی بە ئێمە نەبێ ئێمە نەفۆڕم بۆ پڕەکەین و سەردانیشێکی واتە یان مناڵی بێ باوکە یان خاوەن پێداویستی تایبەتە یان هەژارێکە یان نەخۆشێک پێویستی بە نەشتەرگەری و کۆمەڵی عیلاج و داو دەرمانە بۆیە چتە هەر ماڵێک چیرۆکێکی هەیە ناڕەحەتی هەیە ناخۆشی هەیە بۆی زۆر بینەران بێتاقەت نەکەین زۆر جار بمەڵەن تو هەر بە شتی ناخۆش باسەکەی بەڵام ناچارم چون کارەکەمان ئەوەیە بەرنامەیەکمان کرد لە سنووری حاجیاوە کە چوومە ماڵەکە هەر بەجددی وتمە ماڵی ئێوەیە وتیان ئەرێوەڵە چەندێکە لێرن پرسیاتەوان پێشتر لیژنەکانمان گەڕێن سەردانیان نەکەن تحقیقکرد اینجا منەچم وتیان ئەرێوەڵە یعنی بەجددی نەمێرا بچمە ژوورەوە لەبەرەوەی 3 ژوور بوو 2 ژوور هەیوانێک وە وەکو قەدیم دروستکرا بوو ژووری دەستڕاست ڕووخا بوو تاو ڕووخا بوو خانووکی گڵ بوو نیوەی هات بە خوارەوە ئاوە وردە وردەش گڵەکان هاتە خوارەوە خشەیەەوە ناو ڕاستەکەشی گونیان لیا بوو دار بوو پشیلێکی تیا بوو لەو سەرچوو لەو سەر هاتوو لەو سەر خەمی ئەوم گونیەکە دڕابوو ڕزی بووە مەسە پشیلەکەش کێتە خوارەوە ژوورێکی بچووکیان هەبوو مناڵەکان لێوە دانیشتوو ئێمە لەم هەیوانە بەردەممان کرد هەر جارێ پرسیارێکمە کرد هەندێشتا هاتە خوارەوە خڕێها و سێ ئاسمانمان نەکرد هاتینە دەرەوە زۆر بێتاقەت بووم بیرمان کردوتمە باشە ئێمە تەنیا 2 ساعت میوانی ئەم ماڵە بێواوکە بووین 5-6 مناڵی بێ باو ئەبێت چۆن لێرە شەو ڕۆژ بڕێەکە یعنی بەڕاستی ئەمە هەر ڕەنگە بە قسە خۆش بێ یعنی ماڵێک لە ڕوخان بێ بەسەریانە هەموو ساتە وەختێک بەنیازی ئەوە من کە بەسەریانە ئەڕوخێ سوپاس بەخوای گەورە لە ماوەی 2 ماگونی بۆ 3 مان خانوویەکی جوانمان بۆ دروستکردن هەکێرێکیان هەبوومانکردن بە خانوو ناوماڵێکی تازە چە خۆشبەختانە هیچیان بەکەڵ نایە بیبێن بۆ ئێمە هەمووشی تازیان بۆ کڕینەوە واتە ئیتر هەر خۆیان جلەکانیشان بۆ گۆڕین و بۆ خانوویەکی تر ئەمە خێرخوازان ئەنی ئەوە نەشت دابینەکەن پێویستیان بە هیچ شتی کۆنە نەبێ خانووە تازەکەش
بە کەلوپەلی ناشرین پڕکەنەوە. هەر لەم ڕۆژانە کارتۆنی خۆراکمان برد بۆ ماڵێکی هەژار، دوای نیو ساعتی تەلەفۆنێکمان بۆ هاتوتیان ئەو گۆشتان نییە، وتمان خواردمان بۆ نەیە ناوتی بەرێ وەڵا بەس مناڵەکەمە یەکسەر سەری کارتۆنەکەی هەڵداوەتەوە بە پەل هەموو شتەکان دێنا بە دوای گۆشتا گەڕاوە. مناڵێکی بچووک وتمان بۆچی؟ وتی وەڵاهی دەمێکە گۆشتی نەبینیوە نەیخوارد. ئیتر لێوە 2 کیلۆ گۆشتی جوانمان بۆ نارد، وتی کردێتی بە باوشی وتێتی دایەکیان بۆم لێنێ. یانی تۆ سەیکە مناڵێک تامەزۆری گۆشتە بێتاقەتە بۆ گۆشت نەیبینیوە. کاکە بەلامانەوە سەری نەبی خەڵک بڵێ کیلۆی بە 15-16 هەزارە. ئاخە مناڵێکی بێباوەک هەژارێک نەدارێک لەکوێ بێنێ؟ ئاخە کەسێک ئەگەر خێرخوازان 100 هەزاری بنێ ئای 100 هەزار بیا بە چی بخوا چی بۆ بکڕێ؟ وەڵاهی مناڵە بە جلوبەرگمان پیاوە جلوبەرگی جەژن حتا چا حکمەکە بینیوە باوشیوە ڕای کردووە بە باوشیوە ڕای کردووە وتمانە قیاسەکەی تۆنێ بێنەوە نابێ حە نازان ڕۆشتووە. یانی تۆ سەیکە جلێک جلوبەرگی ڕەنگە بای 20 هەزار 30 هەزار بێ سێ مناڵ چۆنە؟ زۆر باشە کاک ڕێبوارێستە وای لێ هاتووە زۆر جا بەرنامەکانتان ڕەنگە بینەری کەم بێ لەو ڕۆوە وەک خۆتان ماژەر پێکرد پێ دەڵێنەوە دووبارە خەفەتمان دەداتەوە. ئەم خەفەتە تا چەندە معاناتێکی ڕاستەقینەی کۆمەلگای ئێمەوە توێژێکی ژیانی توێژێکی ڕاستەقینەی ئێمەیەکە نابێ خۆمانی لێلا بدەین. و ئایا ئەم هەموو بەرنامانی کە دەیکەن دی جارێک بەرپرسەکان نهاتنە سەرخەت بەڕاستی بپرسنایە ئەمە واقعە لە وڵاتی ئێمەیە؟ لە ئەڵقەی پێشووی بەرنامەی بەخشینە زۆر دڵم پڕ بوو، زۆر بێتاقەت بووم لەبەرەوەی سەردانی ماڵێکمان کرد خانووەکەی ڕوبەرەکەی وابزانم پانیەکەی 4 یان 3 مەتر و نیو بوو. 4 مناڵی بێ باوکی تیاژە 3 بۆ 4 مناڵ باوکیان پێشمەرگە بوو. بیرم لەوە کردووە ئەم پیاوە چەندین ساڵ لە سەنگەرەکانی پێشەوە بوو بۆ هەموو ناڕەحەتێک و ناخۆشیێک وەگەڵێن مەرگی پێش خست بوو. ئایا ئەم پێشمەرگەیە کاتێکە وفات دەکە بۆ مناڵەکانی ئاوای لێبێ؟ ئەخە بۆ ئەبێم دایکە ڕەشپۆشە شەو ڕۆژ لە ژوورەوە بگرێ بە دیاریانەوە؟ یعنی ئەوت تەسەوڕەکەی مناڵی بێباو خەڵک پاسکیلی بۆ کڕوە چوونە فرۆشتیان لە بەر نەبوونی. ئەخە تۆ بڵێ چەندێ قورس بێ مناڵەکەی من پاسکیلێکی بۆ بکڕم دوای چەندین ساڵی بفرۆشمەوە لەبەرە بێم بە شیر بێم بە برنج بێم بە ڕۆن. ئەمانە بەڕاستی کارەسات. ئەمە کە ئێمە باسیەکەین لە شاشە لە 150 لێ بڕین. یعنی باسی شتی واکەن. سەردانی کابرایەکمان کرد وتی لە هەموو تەمەنی خۆمان پێشمەرگە بووم پێشمەرگاتیم کردووە وتی لە سەردەمێکا پێشمەرگە بووم و وەزم باش بوو 3 پاسم هەبوو خزمەتی پێشمەرگەم پێکرد لەگەڵ ئەوەشا خۆم لە پێشەوە بووم بریندار بووم کە چوین سەردانمان کرد لە شاری کەرکووک لە شوێنێکی ناخۆش کەوتە بوو 2 میلیۆن دینارمان پیا زۆر گریا وتمان بۆچی گرێ خۆمە یارمەتیمان دەر حەملەوتی نا بۆ ناگریم من بۆ کێ خۆمەدا بە کۆشت کێ خزمەتم ئەکە وتمان هەموو هەر کوردین برای یەکین ژێرینەکەی هەڵدایوتی تۆ ناڵێ ئەمە چێ لێرەمدانە وتم بۆچی وتی کاتێ ئەچم بۆ لای ڕەفیقەکانم پێشمەرگە دێرینەکان گرفانەکەم چەند وەرەقەیەکی تێەکەم وەرەقەی سپی نەگەڵا بۆی هەز بە شەرمەزاری نەکەم منێکی دەوڵەمەند منێکی پێشمەرگە ساڵانی خزمەتم کرد ئێستاش مەدەرەوە 5,000 لە گیرفانمان نییە با گیرفانم بە خاڵی نەبینن. زۆر باشە میرانی لەبەرەوەی کە کاتی زۆرمان نەماوە دەمەوێت بزانم ڕاتچی بوو 2 هەفتەی لەمەوە پێش کە غەیس لە هەولێر دەرکەوت و هاوکاری پیاوێکی کرد کە دوایی دەرکەوت پیاوەکە ڕەنگە شایستە نەبوو بێت یاخۆدە و پارە زۆرەی بەهەدەردا بێت بەڵام دوجار بۆ ئێمە گرنگ نییە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بوویەوە یان ڕسمی تۆیان بڵاو کردەوە کە ئەمە غەیسی کوردیە. چۆن خۆت دەبینیەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا خەڵکێک تۆ بە غەیسی کوردی ناو ببا و ئایا ئەمەی کە ئەو دەکرێت و لە جیهانە دەنگدانەوەیکی زۆری دەکرێت چی کەمەلەوەی کەەوە دەیکەن؟ سەرەتا سوپاسی هەر کەسێکەکەم لە هەرکوێکی ئەم دنیاە دڵی منداڵێکی بێباوە هەژاری خۆشەکە وەڵاهی لە ناخۆ پێم خۆش بەڵام وەڵاهی پێم ناخۆشە خەڵکانێک بەدەر لە خۆم خواشایدە پێم خۆش نییە کە ئەو ناوان لێ ناوم و پێم مەڵێن لەبەرەوەی ئێمە بۆی لابێت تەقلیدی خەڵکەین بۆی لە ئەبێ ئێمە بە خەڵک بناسرین واز لە ڕێبوار میرانی بێنە واز لە بەخشین بێنە چەند خەڵکانێکمان هەبووە بە هەزاران بە سەدان بەدەیان ساڵ پێش ئێمە کاری خێرخوازی کردووە خزمەتی خەڵکی کردووە شەو ڕۆژ خزمەتی مناڵی بێباوکی کردووە ئێمە بۆ نەڵێن فڵانی کوردی بۆچی بڵێن فڵانی عەرەبی بۆچی بڵێن فڵان تەمامە من لەگەڵ ڕێزم ئەوانەی
بە پۆست بە کۆمنت ئەمە دڵسۆزیە ئەمە ڕەنگە ڕەتفعلێکیش بۆ ئەوە بۆ خەڵک غەیسی هەیە بۆ ئێمە خەڵکی ترمان نەبێ من ئەڵێم ڕێبوار میرانیەک ڕەنگە لە چاو خەڵکە دوێنێ هاتوۆتە کاری خێرخوازی خەڵکانێکمان هەیە بە دەیان ساڵە لە وڵاتان پاراکۆوە کاتەوە ئێنێ بۆ هەرێمی کوردستان بە هەزارەها پرۆژە جێبەجێکراوە لە هەرێمی کوردستان با بە ناوەکانی خۆیان با بە گەورەی خۆیان نەک کە وەفاتیان کرد اینجا ناو اینجا ڕسمیان تابلویان بۆ هەڵواسی من هەمیشە لەگەڵ ئەوام لەکوێ کەسێک کارێکی خێرخوازی کارێکی مرۆیی هەر کارێکی کرد ئێمە دەستخۆشی لێ بکەین واگەر تێبینیشمان هەبوو تێبینەکان بۆ ئەوەی زیاتر خزمەتی پێ بکە پێی بڵێن و نەگەگە هەڵەیەکی هەبوو فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتەکانی لێ پڕکەین و ناڕەحەت و ناخۆشی بکەین پێم خۆش یەکشت بڵێم خەڵک ئەپرسێ بۆچی خەڵک خنستر شاشە بۆچی شکۆی خەڵگەشکێنن من جارێ ئەپرسم دراوسەیەکەی تۆ خزمەکەی تۆ کاتێک لەسەر ئەوەیە ئیتر کۆتایی بە هەموو شتێکی هاتووە هیچ تاقە و توانایەکی نەماوە نەخۆشیێکی گرتووە خەریکە کۆتایی پێدێ توخوا تۆیەک ئەگەر ویژدانت هەبێ لە جاتی دەستخۆشی بکەی لە جاتی هانی بەی بۆی نەشتەرگەرەکەی بکە و تووشی ئیفریجی و کەم ئەندامی نەبێ گاڵتەی پێەکەی دەرکەوێ توخوا چی ئینسانێکێ لەسەر زەویە گاڵتە بە مناڵێکی بێباوکە ئەم مناڵە بێباوکەی خەڵگەڵی شکۆی بریندارەکەی تو شکۆیشکێنی چیرۆکەکانیان لای ئێمەیە هەموو ڕۆژێ لە قوتابخانە شکۆیشکێنن هەموو ڕۆژێ بە فرمێسکەوە ئەچێ هەموو ڕۆژێ لە حانوتەکانە دائنیشێ سەری کزەکە و بەبێوە بچێ بۆ حانوت و لە پۆلەکەی خۆی ئەمینێتەوە و هاوڕێکانی ئەچن بۆ حانوت و بسکیت و ساردی و لەفا ئەکردن بەڵام ئەم دای چیرۆکم لایە بە تەسویرەوە ئەڵێ سەر کزەکەم و ئەڵم بۆچی بابەگیان ئەخەم ناڵێکی سەرەتایی ئەڵم بۆچی ئەڵێ لەبەری پارەم پێ نییە لەبەرەوەی هاوڕێکان وەچن شتەکردن من پارەم پێ نییە ناچمە حانوت دایکی ئەبێ بە چ دڵشکاوێک بەڕێکە کاتێک جانتاکەی خاتە شانی جانتایەکی دراو کاتێک 250 پێ نەبێ بە مناڵەکەی قوتابیمان هەیە تا زانکۆی بڕێ بەم حاڵە دایا چیرۆکمان هەیە سەری خزم و کەسەکانمان بکەین سەری دراوسەکانمان بکەین بەچی ئەژین کێ پاریان پێدا کوک کەسابەت ئەوە وای کردووە خەڵک یعنی ئەم حکوومەتە وای کردووە خەڵک شکۆی بشکێ خەڵک پارەی پێنادێتە سەر جادە 250 مامۆستایەکە هەزاران بەرپرسی پەروەردە کردووە ئەڵێم 250 پێیە بەوە ناڵێ شکۆی شکاوە ناڵێ شکۆم شکاندووە بەڵام بە خەڵکی من دیوارەکانی ئەڵێ ئەها سەریکەن دەستگا خێرخوازیەکان شکۆی خەڵکەشکێنن بەڵام خۆی بەدەیا ساڵە شکۆی خەڵکەشکێنی دینارێک لە گیرفانیان نییە بۆ مناڵەکەی سەرفکە تۆ ئەزانی ئێستا خەڵک هەیە لە بریشیر شۆربای برنجە کاتە ناو مەمکە مژەکەوێدا بە مناڵەکەی تۆ ئەزانی چەندی مناڵ تووشی نەخۆشی و کارەسات بە شەکری پێدەن ڕۆژانە ئێمە کارەسات نییە ئێمە شکۆی ئەم دایکە نەشکاوە ئێستا مناڵێکی بێباوک چەند مناڵێ لە خانوویەکە کاتێ جلی جەژنی بۆ ناکرێت دایکی ئەم شکۆی نەشکاوە کاتێ سفرەی خاڵیە گۆشتی لەسەر نییە وەک خۆمان قەیسی و برنجی لەسەر نییە ئەرێ ئەمە چی پێوتری ئەم چی ژانێکە بەڵام کاتێک بەخشین یان هەر دەستگایەکی تری خێرخوازی لای لێ کاتەوە خانوویەکی بۆ دروستەکە موچەی بۆ دابینەکە ناوماڵی بۆ ڕێکەخە ئەمە سەربەرزیە ئەمە شکۆی بۆ گەڕاوەتەوە زۆر سپاس میرانی پێشکەشکاری بەرنامی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیان زۆر سپاس بەرنامەکەمان خۆی گەورەزاتان باتەوە بۆ کارە خێرخوازیان بینەران عەزیز ئەچینە لای راپۆرتێکە ڕێکخراوی قوتابیان لە سەی سادق ئامادەیان کردووە کە پرۆژەیەکی بەڕوانکردنەوەیە پێکەوە بینەری ئەم راپۆرتە دەبین. پرۆژەی لە خزمەتی ڕۆژوانان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بە هاوکاری خێرخوازان لە سەید سادق بەردەوامی هەیە. ئەم کارە خۆبەخشانەی ڕێکخراوی قوتابیان بە هاوکاری خێرخوازان تا کۆتایی مانگی ڕەمەزان بەردەوامی دەبێت کە ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەموو ساڵێک بە دابەشکردنی ئاو خوورما لەگەڵ ڕێبواراندا لەسەر شەقام بەربانگ دەکەنەوە. ئێمە وەکو ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری کۆمەڵە خێرخوازی خۆشەویستکە بهێنین لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە بڕیارمان داوە تا کۆتایی مانگی ڕەمەزان بەردەوامی لە هەڵمەتی بەخشینەوەی
خورما و ئاو شیرینی بەسەر ڕێبواراندا بەمەسی شکاندنی بە ڕۆژەکان. ئێمە ڕۆژانە لە شوێنێکا خورما ئاودا بەشەکەین کە شوێنەکە دوورەدەسە لە شارەوە لە دەروی شارە هاوڵاتیان دەستیان ناگا بە دوکان و یاخود هەر شوێنێک بچین ڕۆژەکەیان تا بشکێن یاخود نزیک لە مزگەوتێکەوە ئێمە ڕۆژانەین بەسەر ئەم شەقامە و ئاو خورما دابشکین بەسەر ئەو ڕێبواراندا کە لە دەروی شار و دێن و بنەو شار و ڕۆژەکان پێ بشکێن. ئێمە وەک ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی شارە زۆر ساین بە دابشکردنی ئاو خورما بەسەر ڕێبواراندا کۆمەلە گەنجی خۆبەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەستایم بە ئەم کارە پیرۆزە پشتیوان بەخوای گەر لە ساڵیان داهاتووە بەردەوام دەبین بە هاوکاری خێرخوازان ئینشەڵڵا. ڕێبواران ژەم کارە خێرخوازیە لەلایەن ئەم گەنجە بەهیمەتانەوە پیرۆز لی دەڕوانن و هیوا دەخوازن بەردەوام بن. سپاس ئەم گەنجانەکەین لەم بەم ئێوارە وەختەوە بە دزمانی بە ڕۆژوەتان لەم سەرجادا خزمەتی ئەم سایقانەیەکەن لەم ڕێگەوەیەن و ئیشێکی زۆر زۆر پیرۆزەکە ئیکەن. ئەلحەق ئەم گەنجانە بعضێ گەنجەبینی لە شوێنانە لە چایخانەکانە دانیشتن و خەریکی فەیسبوک و ئەم شتانە بن لە چاو ئەمانە ئینسان دەستخۆشێکی زۆر زۆریان حەقە لێ بکە و حەقی ڕێز و ساشتە لیان بگرن. حەستم زۆر زۆر خۆش و یعنی شانازیان پێوەکەم بە خەڵکی سەیسایق کە ئەو ئیشە ڕێکوپێکەکەن. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیاری داوە ساڵانە بەردەوام بێت لەم خزمەتە و بەرکی سەرشانی خۆیان دەزانن هەر کەسێک لە سەردەستی کەسێکی دیکە بەربانگ بکاتەوە خێری ڕۆژوەکەی ئەوت بۆ دێت و بێ ئەوەی لەوەی خۆی کەم بکات هەر بۆیە بچووکترین هاوکاری بە کەم نەزانن. سوێ محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سەید سادق. بەڵە بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی دروستکردنی شیرینی و خواردن بابزانین خاتون نزار نەسەردین ئەمڕۆ دیارە شیرینیەکی تایبەتی شعبی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. بەناوی خۆی گەورە و میهرەبان من نزار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لەم ئێوارە پیرۆزی مانگی ڕەمەزانی شاتم بۆ خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینی. شیرینی ئەمڕۆمان ئامادەکردنی جۆرێکە لە شیرینی شەعریە. خۆشەویستانی من هیوادارم لەگەڵم بن. سەرەتا هێلکەم پێویستە 4 هێلکە ئەشتوانی 3 هێلکە بەکاربێنی، نی کوب شەکر، نیو کوب زەیت، بیکینگ پاودەر لەگەڵ ڤانێلا و شعریەی پاکستانی. جۆرە شعریە یاوکو برژاوایە لە مارکێتەکان دەست دەکەون. وەشی لێشم پێویستە بۆ کۆتایی کە ئامادە بوو لەگەڵ خامەیەک لە بچووکەکان ئەو من لەسەر ئاگرم کردووە بۆ ئەوەی بچوێتەوە. دەست ئەەکەین بە ئامادەکردنەکەی سەرەتا هێلکەکان. بسمیللا. جا ئەگەر هێلکەی خۆماڵی بن هێلکەی مریشکی کوردبی ئەوە زۆر زۆر باشە. ئەگەر نەیش بوو ناچار ئەلەم هێلکە. توانی 4 هێلکە بەکاربێنی. بەس من 3 هێلکەیەکم پێویستە. کەمێک هێلکەکان تێکەین. کەمە شەکرەکەی بۆ زیاد دەکەین. شیرینێکی ئاسانە ئەتوانی لە ماڵەوە دروستی بکەن. هەمیشە پێم خۆشە ینی ئەو خواردنانە دروست بکەم کە هەموو خانمەیەک یاخود لە هەموو ماڵێکە کەرستەکانی دەست بکەوێت. ئەتوانی تۆ بۆ ئەو قیاسی کە من وتم یەک پاکەت شعریەی پاکستانی ئەتوانی 4 هێلکە بەکاربێنی
بەڵام لە بەروی من هیلکەکان و هیلکی خۆماڵینین زۆر حەزیشم لە بەکارهێنانی ئەم جۆرە لە هێلکە نییە. ئەستێ هێلکەم بەکارهێناوە. ئینشاءڵڵا ڕەمەزانێکی پڕ تەندروست پڕ عیبادەت باڕێ ئەەکەین پشتیوان بەخوای پەروەردگار. زۆر گرنگە ئێمە لەم مانگەیە کاتێک کە سەر سفرە و خوانەکانی خۆمان هەژارانە نییە، واتە لە هەموو نوعێکی تێ ئەتوانین هەموو خواردنێکی باش و جوان، هەموو خواردنێکی خۆش و تەندروست بدەین بە ماڵەکانمان. بیری دراوسێکەمان هەبێ، بیری کەسە هەژارەکەمان هەبێ، بیری خزمە هەژارێکی خۆمانمان هەبێ. هیوادارم ئێمە کاتێک کە لە سەر سفرە و خوانێکی باشین بیری ئەو کەسانمان هەبێ کە چاوەڕێی دەستی ئێمەن. خۆی ڕەمەزان مانگی بەخشینە، چۆن خوای پەروەردگار دەرگای دۆزەخ دائەخات، مانگی لێبوردنە، مانگی بەخشینە. ئێمەش بتوانین هەر یەکەمان بە بەش و بە پێی توانای خۆمان خۆگەریچیشمان نەبوو بتوانین بە قسەیەکی خێر بەشدار بین. خۆشەویستان، ئێستا زەیتەکەی بۆ زیاد دەکەم، نیو کوب، ینی کەمێکم مێشتۆتەوە ئالە و کوپە. ئەمە توانین بە میکسەری کارەبایی ئەوەی شتێکەڵیکەین، بەس قەت لەناو بەرنامە من حەزم لێ نییە و دەنگە دەنگ و ئەوە دروست بێ و ڕەمەزانە و ینی دوزانم تۆزێک حەوسەڵات کەمە. بیکی پاودەر و ڤانێلامان هەیە، ئێستا من ڤانێلاکەی بۆ زیاد دەکەم. پیکی پاودەر، خواردن و شیرینی دروستکردن هەندێک جار جگە لەوەی کە بۆ نمونە حەزێکە زیاتر تاقیشی ئەوێ کە جوودێک بکەی بۆ دروستکردنی. عادەتەن لە ڕەمەزانیشە پێویست ناکات بچین بۆ شتی قورس دروستی بکەین 3 و 4 ساعتە کاتێ پێ و بکوژینەوەانە شتە سەرەتایانە و شتانە ئەتوانی لە ماڵی خۆ دروستی بکەی هەر تەنها بەشی ئەو ژەمە، ینی بەشی بەربانگە، بەشی شەوە. ینی عادەتەن من ئەڵێم ئێواران لەگەڵ ئەوانیم شیرینێکی زۆر بخورێ، خەت شیرینی بخورێ، خورما ئاو کافیە بۆ بەربانگ. بەڵام لە بەروی عادەتەن ئێمە ڕۆژگارەکەی وایە، ینی وامان لێ کردو ئەگینە نابێ وابێ زیاتر بە ڕۆژە ئەخەوین بە شەو خەبەرین تر بۆ ئەو ڕۆژ کاتی کە بە خەبەرین هەتا ئەگەینە پارشێ و ئەمانە بخورێن کەمەکەمە باشن خۆ دروستی ئەەکەی لە ماڵەوە هیچ کێشەیەکی نییە. ئێستا من شعریەکەی بۆ زیاد دەکەم. شعریەکەمان شعریەی پاکستانی، واتە ئەمە هەموو شعریەکی بۆ نابێ، لە زۆربەی مارکێتەکان دەست ئەکەوێ، وەکش جۆرە برژاو دەرئەکەوێ، ئەتوانی خۆی تەڵی درێژە، ئەتوانین ئاواز بەدەست وردی بکەیت، بەدەست ئاوا جوان وردی بکەیت و تێکەڵی گیراوەکە یەکەین. بیریشمان نەچێ، ینی خامەمان هەیە، خۆمە گەر نەیهێنمە بەرچاوم لە بیرم ئەچێ، بەڵام ئەبێ خامەکە بتوێنینەوە، ئای نابێ ئەراوە بە لە پاکەتەکە و ئەو بە ساردی تێکەین. من تواندومەتەوە، بەڵام یەک تۆز گەرمکردنم پێویستە، یەک تۆز گەرم یەکەمە هێنم ئەیکەم بەسەر گیراوەکەیە، بیرمان نەچێ. قاڵبەیشم پێویستە، جاتە بە ئارەزی خۆت، یعنی قاڵبەکەت فافۆنە، تیڤاڵە، سینی فڕنە، شوشەیە، هەر شتێک بە ئارەزی خۆت، شێوازی قاڵبەکەت هەر چۆنە کێشە نییە. ئێمە لەبەر
ئەویش کە کارەبای گشتی نییە فڕنی تەپاخ بەکارهێنین. ئێستا چاوەڕێی خامەکەکەین. خامەکەمان تواوەتەوە. ئاوا جوان لەگەڵ خامەکە تێکی ئەین. ئەم شیرینێکی زۆر ئاسان بە کاتێکی کەم دروست ئەبێ. ئیتر بخەرە فرن تقریبا نیو سعاتێک لەسەر پلەی 180 با لە پێشا ژێرەوەی فڕمەکە گەرم بێ پاشان سەرەوەی ئیترەوە بخەرە سەر و بچۆ بەلای چێشتی ئێوارەوە هیچ کێش و مشکلەیەکە نابێ. واتە ئاسان نایەوە زوو زوو سەری بێت و چی و کاتی شت ناگرێ. ئێستا من ئەکەمە ناو قاڵبەکەمەوە. ئێستا ئیخەنە ناو فڕن بۆ ماوەی نیو ساعت ژێرەوەی لەسەر پلەی 180. بەڵێ بینرانی ڕێز ئێستا ئێمە شعرەکەمان بڵێن شیرینی شعرەکەمان لە فڕنەکە دەرکردووە. کەمێک شیلە ئەکەین بەسەریدا. من ئەم شیلەم هەر ئامادەکراوە خۆم ئامادەم کردووە لە بەرەوەی زۆر دەستم نەگرێت لە بەرنامەکانە. ئاوا کەمێک شیلەکە ئەکەین بەسەریا لێ ئەگەڕێن یەک تۆز ئەوەندە تا شیلەکە ئەگرێتە خۆی جوان برژاوە. شیلە ئەگەر خۆت لە ماڵەوە دروستیکەی ئەوەندە دروستی ناکەی زۆر خەس و ئەوە بەیانی تامی شەکر بێ. من خۆم شیلەکەم دروست کردووە ئەمڕۆشت پێکاتی شیلەکە ئەڵێمەوە. من ئەو شیلە زۆرە دروستم کردووە لە بەرەوەی بەرنامەکان و زۆرە هەروتم با دەستم نەگرێت لە بەرنامەکانە دروستم کردو شیلەکەم داناوە حازر بێ لە بەردەستمە. شیلی ئەحتیاطی دروستیکەی 2 کوب شەکر، نیو کوب ئاو، هەندێک شەکر هەیە زۆر وردە، هەندێک شەکر هەیە زبرە. نیو کوب ئاو یاخود کوپێک ئاو جوان تێکەڵیکە. ئەگەر هەت بوو لیمۆی تەڕ یان ئەگەر لیمۆی تەڕ نەبوو ئاوی لیمۆی ئەمەی کە لە دەبەکراوە بۆ چێشت و شت بەکارهێنێ. ئەوە وەگە هەر ئەوەش نەبوو ئەتوانیت لیمۆ دۆزی بەکاربهێنی نیو کەوچێک بۆ ئەو قیاسە بۆ 2 کوب شەکر کوپێک ئاو یاخود نیو کوب ئاو بخەستەر ئاگرێکی کەس بۆ ماوەی نیو سەعاتێک بۆ ماوەی چارەکێک عەفو بۆ ماوەی چارەکێک با زۆر خەستیش نەبێ زۆر خەست بێ. ئێستا من چاوەڕێکم شیلەکە بگرێتە خۆی. شیلەکەی گرتوتە خۆی ناشمێ زۆر شیرین بێ وا جوان بە چەقۆیەک ئەی بڕم.
جوان دەرچووە ئەتوانی تۆ زیاتر ئەگەر حەستان لەیەتی شیرین بێ کە دەسەر تەبیعەتی ئەو خێزانە ئەتوانی تۆ زیاتر لەناو شیلەکەیە بیهێڵیتەوە بەڵام شیلە خەست نەبێ خۆشە شیرینێکی زۆر ئاسان زۆر زووش ئەیا بەدەستەوە هەر دوای نوێژی عەسر دەستکە بە ئامادەکردن شیرینەکە چۆ بەلای چێشتی ئێوارەوە ئامادەیە و بەربان پێشکەشیکە کەم شیرین شیلێکێش بەکارێنم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوازە هاتینە کۆتایی شیرینی ئەمڕۆمان شیرینی شەعریە هیوادارم هەموو خانمێکی خۆشەویست بتوانێت لە ماڵ دروستیکە و پێشکەشی خانەوادەکەی بکە نوێژ و تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێ لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تاڵقەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ چۆن جارێک بینەرانی عزیز هەرچەندە راپۆرتێکی گرنگی تایبەتمان مابوو بۆی کە پێشکەشتان بکەین بەڵام کات دەرفەتمان نادات زۆر سپاس بۆی کە بینەرمان و سپاس بۆ ئاوکاران و لە پشتی کامێرە کۆنتڕۆل هەروە بۆ کاک دانیار تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.